أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فاطر السماوات والأرض جعل لكم من أنفسكم أزواجا ومن الأنعام أزواجا يذرأكم فيه ليس كمثله شيء وهو السميع البصير. له مقاليد السماوات والأرض يبسط الرزق لمن يشاء ويقدر إنه بكل شيء عليم. شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه كبر على المشركين ما تدعوهم إليه الله يجتبي إليه من يشاء ويهدي إليه من ينيب وما تفرقوا إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم ولولا كلمة سبقت من ربك إلى أجل مسمى لقضي بينهم وإن الذين أورثوا الكتاب من بعدهم لفي شك منه مريب. فلذلك فادع واستقم كما أمرت ولا تتبع أهواءهم وقل آمنت بما أنزل الله من كتاب وأمرت لأعدل بينكم الله ربنا وربكم لنا أعمالنا ولكم أعمالكم لا حجة بيننا وبينكم الله يجمع بيننا وإليه المصير. صدق الله العظيم. جد بلطفك يا إلهي من له زاد قليل مفلس بالصدق يأتي عند بابك يا خليل ذنبه ذنب عظيم
فاغفر الذنب العظيم إنه شخص غريب مذنب عبد ذليل منه عصيان ونسيان وسهو بعد سهو منك إحسان وفضل بعد إعطاء جزيل قال يا رب ذنوبي قال يا رب ذنوبي مثل رمل لا يعد فاعف عني كل ذنب فاصفح الصفح الجميل جميل قل لناري أبردي يا رب في حقي كما قل لناري أبردي يا رب في حقي كما قلت قال يا نار كوني أنت في حق الخليل كيف حالي كيف حالي يا إلهي ليس لي خير العمل سوء أعمالي كثير زاد طاعاتي قليل قليل عافني عافني من كل ذنب واقض عني حاجتي إن لي قلبا سقيما أنت من يشفي العليل أنت الشافي أنت الكافي في مهمات الأمور أنت ربي أنت حسبي أنت لي نعم الوكيل ربي هب لي كنز فضلك أنت وهاب كريم أعطني ما في ضميري دلني خير الدليل هب لنا ملكا كبيرا هب لنا ملكا كبيرا نجنا مما نخاف ربنا إذ أنت قاض والمنادي جبرائيل ربنا إذ أنت قاض والمنادي جبرائيل أين موسى أين موسى أين عيسى أين آدم أين نوح أنت يا صديق عاص تب إلى مولى الجليل اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا الله لا تجعلنا من عباد رمضان إلهنا لا تجعلنا من عباد رمضان
وانعم علينا بالثبات والاستقامة والغفران يا أرحم الراحمين. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشەویستان و بەڕێزانی گوڵزاری ڕەمەزان ئازیزان، زۆر خۆشحاڵین بۆ ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە خزمەتی ئێوەی زێدە عزیز و خۆشەویست ئەگەینەوە. لەگەڵ هاوکارم کاک ڕیاز ئەمڕۆ میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویستمان هەیە لە شاری هەولێرەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی بابەتی ڕۆژ کە پێم خۆشە لە زاری کاک ڕیازەوە بیزانین چییە، هەروەها کۆمەڵێک بابەتی تر کە لە قوڵایی بابەتی ڕۆژ ئامادەیە باس و خواسی لێواکرێ ئینشاءالله. زۆر سپاس کاک محمود، سڵاو بۆ جەنابیشت، خوای گەورە پاداشتی بەخێر داتەوە ئینشاءالله. بینەرانی بەڕێز و خۆشەویست، دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و تاعات و عیبادەتتان قبوڵ و وەرگیراو بێت. پەیوەستبوون بە کات و شوێنەوە بۆ خۆدۆزینەوە و عیبادەتکردن پێدەچێت یەکێک بێت لە ئاوات و مەبەستەکانی مرۆڤ، بەڵام دواتر دابڕان لەو شوێن و کاتە وە خۆنەدۆزینەوە و نەکردنی عیبادەت یەکێکی ترە لە گرفتەکان کە تووشی مرۆڤ دەبێت. ڕۆژێک لە کۆڵانەکانی مەدینەی شاری پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم هاوڵی پێغەمبەری خوا حەنزەلە بە هەڵەداوان و سەر لێ شێواوانە دەهات و دەچوو. کاتێک کە ئیمامی ئەبوو بەکری پێگەیشت فەرمووی ئەوە چه حاڵ و مەسەلەیەکت لێ ڕووداوە ئەی حەنزەلە؟ ئەویش فەرمووی من منافق بوومەتەوە و لە دین وەرگەڕاوم. ئیمامی ئەبوو بەکر فەرمووی لەسەر چ شتێک یان بەهۆی چ شتێکەوە؟ حەنزەلە فەرمووی کاتێک کە لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا داین کە لە حزوری ئەو داین کە وەحی خوایمان بۆ دەخوێنێتەوە و ئاراستەمان دەکات و پەروەردەمان دەکات، وا هەستەکەم ڕۆحێکی ئارام و پڕچێژم هەیە، هەست بە خۆشی و چێژی عیبادەتەکانەکەم، هەست بەوە دەکەم کە من خوا لێم ڕازیە و هیچ گوناه و تاوانێکم نییە. بەڵام کاتێک کە دێینەوە بنێو ماڵ و منداڵی خۆمان و وا پشت لە مزگەوت و لە پێغەمبەری خوا دەکەین کە ڕوومان لە دنیا دەبێ وەکو وایە پشت لە هەموو خۆشی و چێژەکانی ئەو لایەنە ڕۆحی خۆمان بکەین. ئیمامی ئەبوو بەکری ژەفەرمێ سوێند بەخوا منیش هەمان حاڵەتی تۆم هەیە، بۆیە هەردووکیان بەڕێدەکەون بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم وەکو دەروونزانێکی شارەزا دەفەرمێ ئەگەر بهاتایە و هەموو تەواوی ژیانتان یام شوێن و کاتی ژیانتان وەکو ئەو کاتە وابوایە کە لە لای من و لە مزگەوتەکەی مندان، ئەوە لە کاتی ڕۆشتنەوەتاندا مەلائیکەتان لەسەر جادەکان دەبینی و تەوقە و سەلامیان بۆ دەکردن. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا حاڵەتێک یام شێوازێک لە ژیان ڕوبەڕووی مسلمانان دەبێتەوە کە زۆر وەکوڵێ متمانەیان بە خۆیان بە عیبادەتیان بە دەرونی ئارام و ئاسوودەی خۆیان هەیە. مرۆڤەکان هەمیشە بەخشندن، هەمیشە ڕووخۆشن، هەمیشە توانایەکی لە ڕادەبەدەریان هەیە بۆ عیبادەت و پەرستشەکان لە خزمەتی خوای گەورەدا. بەڵام بە شێوەیەکی گشتی لای زۆرێک لە خەڵکی دوای ڕەمەزان ئیدی ساردی و خەمساردیەک یام کاڵبوونەوەیەک لە عیبادەتەکاندا ڕوودەدا. بۆ قسەکردن لەسەر ئەم باسە و بۆ بەردەوامیدان لەسەر کاری باشە و عیبادەتەکان دوای ڕەمەزانیش واتە ئێمە لە هەموو کاتێکدا بەو توانا و ئەشقەوە لە خزمەتی خوادا بین و عیبادەتی بۆ بکەین. تەوەری ئەمڕۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانمان بۆ ئەو باسە تەرخان کردووە بە ناونیشانی بەردەوامی لەسەر کاری باشە. سابڵکو و خوای گەورە لێمان ڕازی بێ کە ئێمە لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان داین پێویستە ئەو توێشوەی هەڵمان گرتووە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بزانین تا چەند بەشی مانگەکانی دیکەمان دەکاوە تا چەند بەردەوامی و وەکوڵێ بەردەوامیمان پێدەدا بۆ مانگەکانی تر. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالق ڕووناکی زانای ئاینیمان کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر ئامادەیە و مامۆستاگیان سڵاوی خوای گەورەتان لێبێ و تاعەت و عیبادەتتان قبوڵ و وەرگیراو بێن ئینشاءالله. لە تاعاتی جەنابیشتان قبول بی و خوای گەورە پاداشتی بەڕێزیشتان بداتەوە، خوای گەورە موفق و سەرکەوتوتان کە لەگەڵ تەواوی مسلمانان ئینشاءالله. مامۆستا ڕیاز. بەڵێ مامۆستا وەکو لە پێشەکێکەدا ئاماژەم پێدا ئەو حاڵەتە یا ئەو گرفتە بەشێکی زۆر لە مسلمانان پێوەی دەناڵێنن،
مسلمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا وەکو پەروانەیەک وایە بە دەوری شەمعێکدا هەمیشە بە دەوری نوری ئەم ئیسلامە بە دەوری عیبادەتەکانە ئەسوڕێتەوە. هۆکار ئەم بەردەوامیە چییە؟ هۆکاری ئەوەی کە جار نامێنێ یا دوای مانگی پیرۆزی ڕەمەزان کەمە بێتەوە، جەنابەت هۆکارەکەی بۆچی دەگێڕیتەوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا دەستخۆشی لە بەڕێزتان دەکەین کە بەڕاستی بابەتێکی زۆر گونجاو لە کاتێکی زۆر پێویست هەرتان بژاردێکەوە قسەی لەسەر بکرێ بۆی مسلمانان بەرچاویان ڕوون بێتەوە ئینشاءڵڵا. تەبعاً دیارە هۆکار زۆرە، بەڵام ئەوەی کە ئەمە دەبین لەو خەڵکەی کە الحەمدولillah لە مانگی ڕەمەزان لە وەرزەکانی خێر و چاکە بە گەرمگوڕیەکی زۆر ڕوو دەکەنە عیبادەت و ڕوو دەکەنە مزگەوتەکان. ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو خەڵکەی ئێمە الحەمدولillah خێری پێوەیە و خێرێکی زۆرشی تێدا هەیە. ئەو خەڵکەی ئێمە حەز بە خواپەرستی دەکات، حەز بە دینداری دەکات، حەز بە چاکەکاری دەکاتن، بەڵام پێویستی بەوەیە کە ئەو خەڵکە تەحریک بکرێ، واتە ئەو خەڵکە بجوولێندرێ، ئەو خەڵکە دەستی بگیرێ. بۆی دەبینی کە مانگی ڕەمەزان دێ یان ڕۆژانی جومعە دێ یان مەوسومی حەج و عومرە دێ، ئەو خەڵکە بە گەرم و گوڕی دێ و پاشانیش ئەو گەرم و گوڕەی لە ئێمەیە وەکو مامۆستایانی ئاینی تەماشا دەکەی لە مزگەوتەکان وتارەکان تەرکیز دەکردە سەر ئەنجامدانی کاری خێر و چاکە لە مانگی ڕەمەزان کە بەردەوام وتارەیە عەسرانەیە و کەناڵەکانی ڕاگەیاندنیش هەر هەمووی دەکەونە خۆ و ئیدێ و خوتارانە دەگۆزنەوە و دائیمەن ئەوانیش لەڕێی پێشکەشکردنی بەرنامەی بە ئیسفادە خەڵکی گەرم و گوڕ دەکەن. هەتا لە ماڵەوە داک و بابەکان ئەو گەرم و گوڕی کە داک و بابەکان هەیتیان لەگەر منداڵەکانن و کە لە کاتی پارشی و هەڵیان دەستێنن و لە کاتی نێژەکان بەرەو مزگەوتیان دەنێرن وە کۆمەلگا بەگشتی. ئەوە هەمووی فاکتەرە کەوا لە ئینسان دەکا بەرەو خێر بێ، بەڵام کە لە دوای ڕەمەزان نەوعەنما خەڵکە کە سارد و سڕی ڕووی تێدەکە یان نەوعەنما ئەو قەرەباڵغی پێشتری لە مزگەوتەکان نامینێ، هۆکارەکەی ئەوەیە ئەو سارد و سوڕیە ڕوو لە مامۆستایان و باخوانی زانیش دەکا، ڕوو لە ئێلام و ڕاگەیاندەکانیش دەکا، ئەو سارد و سوڕیە ڕوو لە ماڵەوەش دەکە بەداخەوە، یعنی ئەو گەرم و گوڕیە نامینێ وەکو پێشتر کە هەما بۆ هەموو تەئسیرەیەوە. پاشتریش خودای گەورە جەل وعەلا وەکو ڕەحمەتێک بە ئێمە وەکو دەرفەتێک دەدات ئێمە کە دەیوێ تعویز و قەرەبووی ئەو 11 مانگەی تەمەنمان بۆ بکاتەوە بۆ ئەوی بە خۆمان ڕابگەین. ئەلەو مانگە خوای گەورە جەل وعەلا شەیتانەکانمان بۆ زنجیر دەکات، سوفیدەتی الشەیاطین کە حەدیثی صحیحە کە یەک لەو شانەی خوای گەورە جەل وعەلا بە گەورەمان جبریل ڕادەسپێری کە لە یەکەم شەوی ڕەمەزان دەبی دابەزێتە سەرزەوی، هەرچی شەیتان و شەیاطین هەیە هەموویان قۆڵ بەس بکە لە قوڵایی دەریایەکان و زەریاکان بەندیان کە دەرگاکانی بەهەش دەکەوێتە سەربشت و دەرگاکانی دۆزەخیش قەپات دەکرێتە بازاری بەهەشتە و خەڵک ڕوو لە تەوبە و ڕوو لە چاکە کاری دەکە. بەڵام لە دوای ڕەمەزان دیارە شەیتانەکان دەکرێنەوە، واتە خوای گەورە جەل وعەلا بەو مانگە ڕەمەزان وەکو بڵێ ڕاهێنانێک بە ئێمە دەکا کە یەک مانگ لەگەر خوا، لەگەر پێغەمبەری خوا، لەگەر مزگەوت، لەگەر تاعات، لەگەر عیبادەت خوشکیان، لەگەر بالاپۆشی بەڕێ بکەین تاکو دەق بەو ئیشە وەربگرین تاکو لە پاشەوەش بەردەوام بین. کەواتە مامۆستا ئەو گەرم و گوڕی و چێژە عیبادەتیە، ئەو چێژەی کە لە عیبادەتەکاندا وەری دەگرین بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ تایبەتمەندیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان، وەکو کرانەوەی شنەبای دەرگاکانی بەهەشت، داخرانی گەرما و ناڕەحەتیەکانی دۆزەخ و کەلەپچەکردنی شەیتانەکان. کەواتە ئەوەی کە ئەم چێژ و تااقەت و ئەشق و ئەوینە بە ئێمە ئەبەخشێ زیاتر تایبەتمەندیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانن، یام ئەوە ئامادەگی خۆمانە، ئامادەگی ڕۆحی و جەستەیی خۆمانە کە وای لێکردوین هەمیشە گەرم و گوڕ و بە تاسەوە بچین بەرەو عیبادەتەکان. ئەوە طبعاً ڕەحمەتی خوای گەورەیە جەل وعەلا بۆ ئومەتێک کە ئومەتی ئیسلامە کە خوای گەورە جەل وعەلا ئەوەی کە دوژمنانی ئەو دینەی کە بەکاری دەین لە هەموو وەسائلەکان بۆی و خەڵکەی لە خوا بکەن، لە مزگەوت بکەن، ئافرەتان لە حیجاب بکەن، لە قورئان بکەن، ئەو خەڵکەی بەدار و بەردی گوناحدا دەدەن وە دەکەن، ئەو خەڵکە بەهۆی بێئاگایی یان بەهۆی نەزانی گوناحێکی زۆر لەسەر دڵ و لاشەی ئەو خەڵکە کەلەکە بکەن. خوای گەورە جەل وعەلا لە مانگی ڕەمەزان کە مەحەطەیەکی زۆر گەورەیە، خوای گەورە دڵەکان
پەرچێش دەکات بۆ لای خۆی ئەوە ڕەحمەتی خوای گەورەیە هیچ ئازاتی ئێمەی تێدانە بەڵام نەوعەنما گەرم و گوڕیەکی شەیە کە وەسایلەکان کە باسم کرد ئەوانش دەکەونە خۆ جارە بەباری چاکە خەڵکی بەرەو خێردەین ئەوانە وا دەکە کە خوای گەورە جەل وعەلا ئەوەی شەیتان بەو ئینسانەی دەکا لە خیلالی مانجێ خوای گەورە هەمووی لێ بکاتەوە ئەو ئینسانە پاک کاتەوە هەرچی موئامەرە و پیلانی بێدینەکانە هەرچی وەسایلێ بەکاردەین لە پارە و لە دەهاتی ئەو خەڵکەی کە دەگرنەوە نایدەن بەو خەڵکەی بەڵکو دانێ دینیش پێ لە خەڵکەی بستینەوە بە دەهاتی ئەو خەڵکەی بەڵام خوای گەورە جەل وعەلا دێ ئەو خەڵکەی لە دەست شەیتانەکان دەکاتەوە لە گوناح و تاوانەکان دەکاتەوە دێ بە مزگەوتیان وە دەنووسێنی دێ بە میحرابیان وە دەنووسێنی بە حیجاب بە مسلمانن بەڵام ئەوەی دەکەوتە سەر ئێمە بەڕاستی ئەو خەڵکێک کە هاتە مزگەوت ئەوە دەستی منە بوو خوای گەورە لە بۆ ئێمە هیناوە لەگەڵ ڕەمەزان هاتنەوە ئەوەی ئێمە پێشوازیان لێ بکەین باوەشیان پێدا بکەین عیلاقەتیان لەگە دروست بکەین و وەکو بڵێ تەشجیعیان بکەین هانیان بدەین ئاشنایەتێکی تەواویان لەگە دروست بکەین وە بکەین بۆ ئەوەی کە ڕەمەزانی ڕۆیشت ئەوانەش نەڕۆیشت بۆیە هەموو ساڵێک کە ڕەمەزان دێ کۆمەڵە ڕوویەکی نوێ ڕوویەکی تازە ئێمە لە مزگەوتەکان دەبینین بەڵام ئەگەر مامۆستای مزگەوت بەرنامەی هەبی و خەڵکانی مزگەوت و باخوازان و مسلمانان بەگشتی دەتوانین ئەو خەڵکە ئێمە بە خۆمان وەبنووسێنین جارشتر شەیتان نەتوانین لە دەستمان دەربینی و بە داروبەردی گوناحیاندا بدەن. بەڵێ مامۆستا ئێمە لە ڕەمەزاندا کە خۆمان ئەبینینەوە وەکو ئەوە وایە کە خولێکی ڕۆحی و دەرونیمان بۆ کرابێتەوە لەم مانگە واتە خولێکی دەرونی و ڕۆحی مانگانەمان بۆ کرابێتەوە تا پارسەنگمان کە تا هاوسەنگمان کە ئێمە پێویستە لەم خولەدا چی فێر بوو بین بۆ ئەوەی بیکەینە توێش و یان بیکەینە بەرنامە و پلان و دەستورێک بۆ کاتەکانی ترمان. طبعا یەک لەو شتانێک کە فێر بین بەڕاستی ئەگەر ئێمە وەکو مسلمان یان وەکو مرۆڤایەتی بەگشتی بەڕاستی ئەگەر لە دوو خێر بگەڕین بمانەوێت تووشی خێر بین لە ناو خێردا بین خێر لە چدایە خێر لە تەوبەکردندایە خێری خوشکان لە باڵاپۆشیدایە خێری مسلمانان لەوەیدا کە بەڕاستی خواپەرست بن خێری مسلمان لەوەیدا کە بەڕاستی مسلمانانە ژیان بەڕێ بکەن خێری مسلمانان لەوەیدا کە بەڕاستی دووبارە بگەڕنەوە لە مزگەوت خۆیان بنیاد بنێن و خۆیان دروست بکەن و لە مزگەوت و ئینتیلاق بکەن پەیامی خوا ڕەحمەتی خوای گەورە پەرش و بڵاوی ناو هەموو تێکڕای چین و توێژەکانی خەڵک و کۆمەلگا بکەن لەبەرەوەی لە ڕەمەزاندا خوای گەورە وەکو دەفەرمێ لە حەدیسەکەی یونادی منادین بانکەرێک بانگ دەکەن لەلایەن خوای گەورە یا باغی الخەیری ئەقبیل و یا باغی الشەڕی ئەقسر یا باغی الخێر ئەوەی بە دوو خێردا بگەڕێ بەڕاستی خێر لەوەیدا کە ئینسان بگەڕێتەوە بۆ لای خوای ڕەب العالەمین ئینسان داوای ئەوەی بکە کە سەر بە خوای بی داوای ئەوەی بکە سەر بە قورئان بی داوای ئەوەی بکە سەر بە مزگەوت بی داوای ئەوەی بکە سەر بە پێغەمبەر بی ساوسم داوای بکە سەر بە مسلمانان بی داوای ئەوەی بکە سەر بە تاعەت و بە عیبادەت و خواپەرستی بی بەوەی مسلمانان تووشی خێر دێن و دەتوانن خێر بەناو کۆمەلگای خۆیان بڵاوکەنەوە بەڵام دەشفەرمێ یا باغیە شەڕی ئەقسر شەڕ و خراپەش هەمووی لە بێدینیدایە هەمووی لە گوناحدایە هەمووی لە تاواندایە چ خۆشەویستمان دەفەرمێ عەلەیهی سڵاو وسەلام ئەلا ئوخبیرکم بدائیکم وەدەوایکم بزانە وەکو دکتۆرێک ڕوحمان بە قوربانی بی ئەو نازدارە چۆن تەشخیصی عیلەتمان دەکا دەفەرمێ پێتان بڵێم ئەی ئۆمە دەردی ئێوە لە چێیە ودرماني ايوه شيء قلت بالله اي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي الا ان داءكم الذنوب ودواءكم الاستغفار بس انا دردي ايوه هموي جناحه واتا اوي او كوملغاي بشريتي بغشتي مسلماناني توشي او همو قيران وبين وبردك ديا هموي سرو تساوي جناحه دوره باواز ده جناح بينين واز ده توان بينين سر بيسي خواينا كان شيء موكم مسلمان لدنيا دوما بس ما نبي بيشين يكم رزابوني خواي باشان خدمت كردن بخلقي خواي يكم رزابوني خواي همو وسائل كان بقرنا بر خوا لخومان رازي كان بر رزابوني خواي لا مش قبل تورضوان من الله اكبر باشان خدمت كردن بخلق خير الناس ما ينفع ناس دي تو جناح بكي توام كي مالي خلش بي خرابه بكي قطع وقد ناتو اني خلق لشر خرابه بدر بيني بالله جناي مامستا رنكي هندك خلق بلين ئێمە لە غێری مانجی ڕەمەزان ئەو خێر و پاداشتەمان دەست ناکەوێت وەک لە مانجی ڕەمەزان دەستمان نەکەوێت واتە ئەو خێر و بەرەکەت و فەڕێی کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزە هەیە لە دوای مانجی ڕەمەزان نامێنێ بۆیە ئێمەش ساردبوونەوەمان بۆ دروستە بێ ئەمەش بەڕای من هەندێک کاڵفام ئەم جۆرە قسانەکەن چونکە خوای گەورە خوای ڕەمەزان و خوای دوای ڕەمەزانیشە و کەسێک تەوبە بکات لە ڕەمەزان و دوای ڕەمەزانیشە بە هەمان قورسایی خۆی لێ وەرەگیرێ و بە هەمان شێوە خوای گەورە لێی خۆش ئەبێ قسەی جەنابەت چییە بۆ ئەو خەڵکە؟ طبعا ئەوە دیارە بەڕاستی یان تێگەیشتنەک و بۆچینەکی زۆر هەڵەیە
لبروي خواي جورة جل وعلا أو روجي كلمانجي رمضان ولا غير رمضان الشيء فرمك رمضان دروا لدواء رمضان أما ششلان مانه شجروش قلت لمانجي رمضان كبيغمبري خويا فرمي هر كس مانجي رمضان بروجي لدواء رمضان شجروش لششلان بروجي بي كلدواء روجي كم ججن تسبيدك وكوي أو صلاة مو بروجي واتروجكاني مقابل روجي رمضان دوشام وبينشام سيزده و سارده پازده مانجی اسلامی چنده عرفه مانه عاشوره مانه که انسان دتوانی تیدا به روژی بلو خواهی گرواتا کواتا روژی بون بردوامه جماعت بردوامه شونیش بردوامه قرآن خیندن بردوامه راست اوی که ایمه مانجی رمضان دکین لغیری مان کایتر پیمان ناکری و خواهی گورش زلو على داوای لی ایمه نکردوه بلام دش فرمی خوش شویستمان احب الاعمال الى الله وادومها وان قل اگر اوی لمانجی رمضان پید نکری بکمیش بی میم جناب لسری بردوام بی اگر بکه لمانجی رمضان همو بروشین دبی لمان کایت ثاني عفتي دو روش سي روش روجك بروشي با اگر همو الشوكان جنابنا تواني تراوح بكيد تواني للشوكان تر نقب يازر كعد بيقر كعد بدور كعد بسير كعد بعفتيك شوك شونيش كمهمة بردوان بي قرآن خيندنا انفاقنا هرشتك لغيري ما كانت الشيء بلام خواي جورا زلوا على لمانجي رمضان وكو بيمان شان دا بلي تو انسان تو كسي بريزي تو اراديه كتي طاقيه كتي توانتي والله قد تسميني نفس الشيطان نبي زوجت بيدكري فرمو زنابت بيشتر ندى تواني بيها مزقوت ادي خير لمانجي رمضان بيس فرزله مزقوتي شوكاني جناتي واعتكاف دك ودميني تابعني كواتا بيدكري بيها مزقوت بيشتر لو انا بري والله يسر قال مولا بدنيا ناتو انا لمانجي ختمكم خير لو ما قيت تواني سيت صار ختمك كواتا دتواني زنابت لو انا والله افرض نتوان بالا بوجم ادي غير لما اجي رمضان بالا بوج بوي او زغري دچش او مشروبي دقوار فرو لما اجي رمضان مو وازرينا كواتا زناب الطاقه كتي بيد دكري بردوامي فرو لما اجي رمضان اتو او حلالي خويا لخوت حرام دكي خواردنا وي خزان لخوتي حرام دكي وكو خويا غير فيرد بك لدواي رمضان اويك حرام دزر بتاني لخوتي حرام كي كواتا انسان طاقيت داك خويا غير لو مانغا بشويش توكما رمضان تاكو ببين بكسش متقي لعلكم تتقوا تاكل دواي رمضانيش او تقوى من بردوام بي زناي مامستا دستواجي استقامه ياخذ او دوايك مسلمانان دوايا كان خوي جوره ثبات واستقامه ما في بخشي استقامه هربو طاعته بو نجا بو عبادته انجامداني عبادته ياخذ بو تشاو باراستنا زمان باراستنا لغيبات هروها جو باراستنا لبيستني غيبت درو كوملك بهتان او جور حالتانا دوورکەوتنەوە لە شریک پەیداکردن بۆ خوای گەورە یعنی ئەم حاڵەتانەش ئەگرێتەوە طبعا استقامة ديارة شتيش عامة يعني شتيش جيرة إنسان دبي كسيش مستقيم بواتا بردوان بي لهمو مزالة كان لعبادتي لطاعتي لمعاملتي طبعا همو يبقى زوابد الشريك اخويا قال إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا يعني كاد يقول خلقك ببيع الشرم بك ببيع الشرم بك يعني حياة بك ده يقول ربي اللات او ده يقول ربي العزى او ده يقول ربي المنات هركس او ده يقول خواي من فلانشتا او روكش دنا ما سندها دنگ برز ده بيتوا كادعاء دك لبوبتو سنه مكاني سردن ببيع بي الشرم بيو يعني الشرم لخوي بك بويا مسلمان جنابي بي عمي ده بيراب جيني بلي بامك يعني بموزد ربي الله پروردگار و معبود و خالق و دروست کریم خوایا او زر سر اوی بردوام بی که جنابت ایمانتی بخوا ایمانتی به پیغمبری خوا ایمانتی به روز دعا ایمانتی به اسلام که اسلام دین شیگش جیره و هملان و ملاکان جان دکتوا که خوای گره بو اسلام ده توش سلامت که لدنیا و لقبر و لقیامت خود تو ده بلا سر همو اوانه بردوام بی كخواب فاستقم كما امرت شلون فرمانت بكر الله خويا جورا دبي اوها بردوام بي لروي قصه كردن لروي تمشى كردن لروي هنگاونان لروي معامله لروي سياسه لهمور مزالتك اني حياتك استقامه لو بيشوا غزل فرمي ان الاستقامه اعظم من الكرامه ده فرمي استقامه زور جورت لك كرامات خل شيء ما بدوي كرامات ده فرمي كرامات لانه استقامه ده كرامات لانه استقامه ده ابويا الشيخ محمد ده فرمي لنا كرامات لنا استقامة كرامتها شي جيري بو ده فرمي استقامة لقولتني نعمتك انا استقامة لقولتني طاعتك انا شي استقامة ولا انسان دكا كوا كسشي راز دروبي كسشي راز قوبي بو ايمل نويجا كان كلا بردستي خويا قورا
حەفدە جار بەس دەنێژە واز بکەن دەست دەسەسینک کە لە خزمەت خوایە داوای چی لە خوای دەکەین داوای دنیا مەنسەب شۆرەت نا دەڵێن ئیهدینە الصراط المستقیم دەڵێن خوای یەک داوامان هەیە بما خەسە ڕاستە شەقەمەکەی خۆت کە ئیسلامە ئەو جەبەردەوام ماکە صراط الذين أنعمت عليهم ڕێگای ئەو کەسانە کە نیعمەت لەکردن من النبيين والصديقين والشهداء والصالحين غير المغضوب عليهم ولا الضالين نما خێسە ڕێگای ئەو کەسانەی کە غەزەبن لێگرتن و ئەوانەی کە گومڕات کردن. بەڵێ مامۆستاگیان تا ڕادەیەک ئێمە بتوانین لە نێوان دوو خراپەتە کامەیان زۆر مەترسی کەمترە ئەمەیان هەڵبژێنین باشترە بۆ نمونە ئەگەر بڵێن ئاساییە وازێنان لە سونەتەکانی ڕەمەزان لە قورئان خوێندن و تەراویح و بەخشین و چوون بۆ جەماعەت ئەمە تا ڕادەیە بەڵام لە ڕەمەزانە هەست دەکەین کۆمەڵێ لە خەڵکی بەڕێز هەن دوای ڕەمەزان واز تەنانەت لە فەرزەکانیش دەهێنن واز لە گوناه و تاوان دەهێنن ڕەمەزان بەڵام دوای ڕەمەزان ئەگەڕێنەوە سەریان واز لە دوای ڕەمەزان واز لە نوێژەکانیانێن واز لە بەخش و پەرستشەکانی ترێنن ئەم جۆرە لە بەردەوامی نەبوون تەنانەت لەسەر فەرزەکانیش چ مەترسیەکی تر بەرەوڕووی مرۆڤەکان ئەکاتەوە. بەڵێ پرسیارە لە بشری حافی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمیان چ دەڵێ بەرامبەر کەسانێک کە مانجی ڕەمەزان دێن ئیدی گەرم و گوڕێکی زۆریان پێ زۆر بەتوند و تۆڵی دێر مزگەوتەکان ئاوا دەکەن و حیجابەکی جوان دەکەن ئافرەکان و خەریکی عیبادەتێکی زۆرن بەڵام کە ڕەمەزان ڕۆیی تەواو دەگەڕنە سەربار و دۆخی پێشیان واتە ئەو گەرم و گوڕیان نامینێ واز دەین لەو تەعات و عیبادەتێک کە هەبیان بووە فەرمووی بئس القوم هؤلاء بئس القوم هؤلاء فرمي والله هیچ کەسێک وەکواننی ئەوەندە خراپبی لا يعرفون الله إلا في رمضان ئەوانە خۆیان بەبیر نایەتەوە یان خوای ناناسن إلا لە مانجی ڕەمەزانێ فەرمی ئەوانە خراپترین کەسانێکن بەس لە ڕەمەزان خۆیان برێن والله خوایەکەیە و حەق وایە بیپەرستن و مزگەوتەکەی و حیجابەکە بکەین فەرمی لەوانە خراپترنیە حتا ئوبەی کوڕی کەعب ڕەحمەتی خوای لێ دەفەرمی هەر کەسێک داخلی مانجی ڕەمەزان بوو لە ناو دڵی خۆی قسەی کرد گوتی ئەگەر مانجی ڕەمەزان ڕۆیشت واز لە تەعات و لە عیبادەت و لە حیجاب دەینم فەرمی ئەوە فەصیامه عليه مردود وباب التوفيق في وجهه مسدود فەرمی هەر کەسێک لە ناو ڕەمەزان بی نیەتی وابی کە خۆ ئەو ڕێزەی لێ بنێ بیگەینتە ئەو مانگە ئەو هەموو ئاسانکاریەک بۆ بکە ئەو هەموو تەوفیقاتە ئەو جا ئەویش لە ناو ڕەمەزان بی هێشتا ڕەمەزان نەڕۆشتیە بە ناو دڵیدا ببرێت سەر ڕۆژێک ماوە ڕەمەزان دەگەڕێتەوە دووبارە سفور دەبم مزگەفتەکان بەزێ دێرم دەست دەملانی شەیتان و گوناح و تاوان دەکەم دەفەرمی ئەوە ڕۆژەکەشی قبول نەبووە تەوبەکەشی قبول نەبووە هیچ عیبادەتەکی وەخوای گەورە دەرگای مۆفەقیەتیش بەڕوویدا دەخا بەڵام هەر کەسێک هاتە ناو مانجی ڕەمەزان تەوبەی کرد پاش ئەوەی کە لەگەر خوای گەورە و لە ژای سیا و سێبەری ئیمان و ئیستەمژیانی بەڕێ کرد هەستی بەو لەزەتە کرد و فەرمی وەڵڵاهی ڕەمەزانیش بڕوا جارێکی تر ئەمە ناگەڕێمە سەر گوناح و تاوان جارێکتر دەستم ناودەستی پێغەمبەری خوای دەرنایم و ناودەستی ئەبوجار و ئەبولابەکان بینم جارەکانی ماڵی خوای ماڵی شەیتان ناگۆڕمەوە حیجابی شەرعی بە سفوری مۆدیلات ناگۆڕمەوە دەفەرمێ ئەوە دەخەلە الجەنەتە بغەیری حیساب ئەگەر ئەو کەسە بەردەوام بی تەوبەکەی نەشتێنی ئیستیقامەت یەبی ئەوە خوای گەورە دەیباتە باشتێ بەبێ ئەوەی حیساب بکە کەواتە زۆر خەتەرە بەڕێزان کە ئینسان ئەوەی مێشتی بی ئەوە عاقرەتی بی ئەوە دینی بی کە برێت دوایە واز لە خوای دێن باشە تۆ ئینسان دەتانی بەبێ ئەو کەس دین بژی ئەگەر هەوا لێ بگرنەوە چۆن دەکەوێت پەلا قاژە تۆرە ماسێک ناو ئاوە دەرمی چی بەسە دێ دەی تۆ بەبێ هەوا نەتوانێ بژی کە مەخلوقە فەکەیفە بەبێ خوای دەژی کە خالیقە بۆیە ئەو ڕۆی مەکەتینە پەلا قاژە و لە قەیران لۆ قەیران دەچین لەبەرەوەی بەڕاستی ئێمە دەمانێت ژیانێک بەڕێکەین کە خوای تێدا نەبی کە عیبادەت نەبی تەبعاً ئەو تەعاتانێک کە خوای گەورە جەل وعەلا داینایە جۆرەها تەعات ئەوە بە ڕۆژی بوونە نوێژە تەراویح قورئان ئەوە هەمووی جۆرەها ڤیتامینایە چۆن جۆرەها خواردن دەخۆین لە بۆ لاشە ئینسان پێویستە و تاکو ئینسان نەشید بی قووەتیەبی ئەو تەعاتانە ژوایە تۆ گەر واز دە و تەعاتانە بینی دڵت دەمری ڕوحیانەتت دەمری و کۆڕۆکە بەداخەوە حال وەزعی ئومەتی ئیسلامی دەبینی. بەڵێ مامۆستا زانایانی ئەم ئومەتە خوا لێیان ڕازی بێ لە قورئانی پیرۆزدا چەند ئایەتێک دەهێننەوە بۆ ئاماژەدان بە کەمکردن یان زیادکردنی ئیمان واتە ئیمانی مرۆڤی موسڵمان هەندێک جار بەرز دەبێتەوە زیاد دەکاوە هەندێک جاریش بەرەو شکست و کەمی ئەڕوا یا هەنگاو دەهابێ ئەم سووربوون و عیبادەت زۆریەمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان و دوای ڕەمەزان کاڵبوونەوە و نەمانی و بەردەوام نەبوون لەسەری تا چەند پەیوەندی بە زیادبوون و کەمبوونەوەی ئیمانەکەمانەوە هەیە.
بلى طبعا أهل السنة والجماعة رأيا والإيمان يزيد وينقص، إيمان زياد دكا وكمش دكا، يزيد بالطاعة، بطاعات كني خواهي قبل زياد دكا، وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. وخواهي قبل فرمتشون إنساني ما در أجر آياتي بسر خوين دراوا إيماني زياد دكا، بلام لولاش ينقص بالمعصية بتاوان كم دكا. وكذا فن لا يزني الزاني حين يزني وهو مؤمن، ولا يشرب الخمر حين يشرب وهو مؤمن، ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن. إنسان لكاتك دزيدك لكاتك زنادك أو يعني مشروب دخواته لو كاتا إيماني يعني إيماني تواوني خواهي قورا بنام دكواتا معصية تأثير كاريجري زوري هي حتى نيتي خراب لسر إيماني إنسان ذا إنسان لبو أوي دائما إيماني زياد بي، يعني إيماني بردوام بي دانا بزي خواهي قورا تزل لغا تبشادك إن لشو روجك بينز نيجي دانايا و پێنج کاتی بۆ دیارێکە دێ کاتەکانیشی تەوزێ کە دۆتە سەر ئەو 24 ساعتێک کە شەو ڕۆژی لێ پێک دێ بۆ تاکوێمە لە ڕێگەی ئەو نێژانە ئیمانی خۆمان شانکەینەوە. فەرمو نێژێک دەکەی بە 5 دقەی ئیمان شان دەکات تا نێژێکیکە نێژەکە تا نێژێکیکە لە هەفتەی خوای گەورە سعاتی جمعەی دانێ سعاتی جمعە لە سعاتێک جمعە کەمتربی نابی بۆ من لە 12 تا یەک ئەو سعاتێک کە جەنابەت دێ مزگەوتێ کە دەست نێژ دەگری نێژ دەکەی سوڕەی کەهف دەخینی سەڵەوات لێ دەی خۆتبە جێ لە مامۆستا ڕادەگری بەو سعاتەی إيماني خۆت شعان دەکەی لە بۆ یەک هەفتە هەتا دانەبەزیتەوە لە ڕەمەزان تۆ یەکمان کە بە ڕۆژی دەبی تەراویح دەکەی شەو نێژ دەکەی ئیمانی خۆت شعان دەکەی بۆ تا دەگەی ڕەمەزانەشتر ئیمانت دانەبەزی لە بۆ متەمەنی ئینسان خوای گەورە حەجی دانێ ئەو چەند ڕۆژەی لە حەج و عومرە دەبی ئیمانت زیاد دەبەت ئەو کەسانی بەڕاستی ئەلەو مانگە ئیمانی خۆیان بە تەواوی شەحن کردبیتەوە لە ڕێگای نیەت پاچی و ئەو هەموو عیبادەتێ کردیان ئەوە ئەکید بە لە دوای ڕەمەزانیش شەحنە ئیمانیان دانەبەزی و بەردەوام دەبن. بەڵام خوا نەخواستە ئەوەی کە مقەسیر بی وەکو پێویست ئیسفادەی لەو مانگەی نەکردبی مانجی ڕەمەزانیش وەکو مانگەکانی تری تەماشا کردبی ئەوە شەحنەکەی تەوانەوە تۆ مۆبایلێک ئەگەر بە پچری شەحنی بکەی شەحنەکەی وەرناگری و مۆبایلەکەش ئیسفادە لە شەحنەکەی ناکەوت جەنابیش ناتوانانی ئیشەکانی خۆتی بەڕێک و پێچی پێ جێبەجێ بکەی. بۆیە زۆر پێویستە بۆیە خۆشەویستمان دەفەرمێ عەلەیهی سڵاو وسەلام من ئەدرەکە ڕەمەزان هەر کەسێک خوا بیگەیتە مانجی ڕەمەزان نیعمەتی ڕەمەزان و گەیشتنە ڕەمەزانی لەگە بکە واتە لەگەڵ ڕەمەزانی دەست لە ملانێک در بکەن ئەو فەلەم یوغفەر لەو مانگە تەوبە چی وای نەکرد عیبادەتە چی وای نەکرد ببتە مای ئەوەی کە خوا گەورە لێ خۆش بی فەئودخیلە النار ئەو کەسە بچێتە ئەگەر فەئەبعەدە وڵاتەک ئەو کەسە دوور بی لە ڕەحمەتی خوا نزیک بی لە غەزەبی خوا زۆر خەتەرە. بۆیە مانجی ڕەمەزان دەبی زۆر خۆمان ماندی بکەین. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم و سەحابەکانیشی وا فێر دەکرد کە لەو مانگە زیاد گەورە بێنە پێش و زیاتر بە چڕپڕی عیبادەت بکەن تاکو شەحنە ئیمانی خۆیان بە قوتر بکەن. کەواتە مامۆستا بەردەوامبوونی کۆمەڵێ لە مرۆڤەکان لەسەر تاعات و عیبادەت دوای ڕەمەزانیش وە پاڵدانەوە و پشتێڵکردنی کۆمەڵێکی تریشیان دوای ڕەمەزان تا چەند یەکێکە لە نیشانەکانی قبولبوونی ڕۆژوو و سوود وەرگرتن لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە لای تاقمی یەکەم کە بەردەوامن و سوود نەبینین و چێژ لێ وەرنەگرتن و قبول نەبوونی ڕۆژوو لای ئەو تەرەفەی ترکە بۆ منە بەردەوام نابن. ئایا ئەمە پەیوەندی بە دروستی و گەورەی ڕۆژوەکەیانەوە هەیە کە تەرەفی یەکەم بەردەوامە بن و تەرەفی دووەم بەردەوام نابن یام بۆ چیتری ئەگێڕیتەوە جەنابەت؟ بەڵێ طبعا حەدیثێک کە تازە باس کردەوە بە حەدیثی مینبەر مەشهورە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم جمعەیەک بەسەر هەر پێش لە پایەکانی مزگەوت دەکەوی کە سێ پایە بووە هەڵوەستە چی دەکا و ئامینێک دەکا. دوای کە سەحابەکان دەبەرسن دەفەرمێ ئەوە جبریل بوو لە کنم بوو سێ دوعای کرد و داوای لێکردن منیش ئامین لەسەر هەر سێ دوعاکەی بکەم. یەک لەوانە ئەو بۆ حەدیثەکە بخیندەوە من ئەدرەکە ڕەمەضان فەلەم یوغفەر لەهو فەأبعەدەهو الله فأدخل النار فأبعده الله قل آمين فقلت آمين. ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو پێم ئەمرێ مانجی ڕەمەزان دێ تحديدي مسيري هر يشكل لي مدكا واتتصار نسي هر يشكل لي مديار دكا اتو بمانج رمضان دزاني بهشتي يان دوزخي بمانج رمضان دزاني خوالي درازي يان لتوريا بمانج رمضان دزاني دتسي بهشتي يان ناتسي بهشتي لبروي زنابد اگر وكو بيوز دگر مانج رمضان بويو عبادت جي ساكت كردو وكو بيوز ريز لو ما جيناو وعوي كبي بيوز لو ما كردت لبروجبونك تواو من صام رمضان ايمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. يعني حديث داري خرج من ذنوبه كيوم ولدته امه. هر کەسێک
مانجی ڕەمەزان بەپڕی بە ڕۆژووبی باوەڕی هەبی و چاوەڕێی ئەجر و پاداش دەخوای بکەواتە شتێکی مۆدل کاری و تەقلیدی نەبی خوا لە هەموو گوناحەکانی پێشتری خۆش دەبی چۆن منداڵ لە دایکی جا دەبێتەوە هیچ گوناحی نییە خوای گەورە ئەوها لەناو گوناحان دەریدەینی من قام رمضان إيمانا واحتسابا ديسان غفر له ما تقدم من ذنبه. زۆر باشە مامۆستاگیان ڕەمەزانی پیرۆز چاکە و چاکەکاریەکی زۆر لە ئێمەدا دەچێنێ وە گەشە و برۆی پێدا چۆن ئێمە بتوانین دوای ڕەمەزان بەشێک لەم چاکە و چاکەکاریە لەگەڵ خۆمانە بەردەوامی پێ بدەین یان بۆونە بەشێک لەم چاکە و چاکەکاریە بۆ 11 مانگەکەی تری تەمەنیمان بکەینە توێشوو بۆ ئەو ڕێگەیە. بەڵێ جاگەر ڕوخسەتە بێەکەیتە تەواو بکەم ئەوەی کە مانجی ڕەمەزان بە ڕۆژی دوای شەوەکان تەراویحی کرد ئەو زەدە شەوی کۆتاییشی زندی کردەوە شەوی قەدیش من قامە لەیلة القەدر ئیمانە واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بەڕاستی ئەوەی ئیسفادە ڕەمەزان دەکات ئەوە دەباتەوە بەڵام ئەوەی وا نەبی بەڕاستی خوا پەنامەدران لە چینی دۆڕاوامی سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت طبعاً دیارە بەڕێزان زۆر هۆکار هەیە یعنی کە دانرا لە بۆی کە ئینسان بەردەوام بی لە دوای ڕەمەزان ئەگەر وەکو مانجی ڕەمەزانیش نەبی مهم بەردەوام بیتن لەوانە دوعاکردن خۆشەویستمان عليه الصلاة والسلام لەگەرەوەی کە پێغەمبەری خوای بوو کە خوا لە گوناهی ئەوەل و ئاخری خۆش بوو کە مەلایکەت جبریل بەسەری دادەبەزی وحی لە بۆ دەینا کە ڕاستەوخۆ پەیوەندی خوای گەورە دەگرت دوعایەکە و بەردەوام پێدەپاڕاوە یعنی زۆر ئەو دوعای دەکرد یا مقلب القلوب ثبت قلبي على دينك يا مصرف القلوب صرف قلبي على طاعتك دەیفەرمووە خوای کە گۆڕان و وەرجێڕان و هەرسوڵانی دڵەکانی بەدەستا خوا دڵی من لەسەر دینی خۆت دابنێ ئەی خوای کە تەسەڕوفات لە دڵەکان دەکات دڵی من لەسەر تاعاتی خۆت دەنێت تا داکمان عیشە بەد نەکات فەرمی ئەی پێغەمبەری خوای دەبینیم دوعایەک زۆر دەکەی یا مقلب القلوب یا مصرف القلوب چێ دڵی لە خۆت تەئمینی لە خۆت دڵنیانی کە لەگەرەوەی پێغەمبەری خوای فەرمی چ دڵنیام کە عایشە لە کاتێک هەموو دڵەکان لەسەر شێوەی دڵێکن لە بینی دوو پەنجی خوای گەورەی و قەلیب واکەی فێشە کە خوای گەورە ئەو دڵانە هەرجێر و وەرجێر دەکات دەفەرمی سمی القلب قلبا لكثرة تقلبه بۆ بەدڵ گۆتراوە قەلب لە بەرەی دائما لە گۆڕاندا خۆشەویستمان دەفەرمێت دڵ بە ئینسان وەکو چوبایە وەکو پەلچێک بەلەقێک وەبی لەقەکەش بە دارێک دارایەکەش لە بیابانێک کە با هەردەکە ئەو پەلکی هەرجێر وەرجێرکە فەرمی کە بای هەوا و ئارەزوو هەردەکە دڵی ئینسان دەگۆڕێ بۆیە دەرم خوایە دڵی من لەسەر دینی خۆت دابنێ کەواتە ئینسان زۆر داوا بکە ئەو دوعای پێغەمبەر ساسە بکە بۆی تاکو بەردەوامی بکاتن دوای ئینسان بەردەوام بیر لەوەی بکاتەوە باشە من لۆ ئیلتیزام دەکەم لۆ لە خوای گەورە دەچم لۆ عیبادەت دەکەم یعنی ئەو شتانە چەک کە دافعم دەکا وەم لێ بکە کە لە خوای گەورە جەل وعەلا نێزیک کات و لە هەموو کاتەکان ئەوەش دیسان وام لێ دەکا بەردەوام بم ملازمەی هەلی خێر بەڕێزان ملازمەی هەلی خێر قەناتی باش کەناڵی باش سایتی باش کتێبی باش برادری باش دەستە و کۆمەڵی باش ئەوانە زۆر زۆر تاسیری هەیە المەرء على دینی خەلیله فلينظر أحدكم من يخالل ئینسان لەسەر دینی برادەرەکەیتی جا تەماشاکەن چێ دەکەن بە برادری خۆتان برادری چاچیش کەسێکە کە دەبینی خوا دەبیردێتەوە کە لە کرددادنیشی خێر لە بەردەستی دەڕێژی و دائما چاکەر لە پێش دادنێ کە ڕۆیشتی دوعای بە چاکەرەوە دەکە بەڵام برادری خراپە بە پێچەوان و هەرکە دەبینی گوناحت بەبیردێتەوە کە دانیشتی بەس شەڕت لە پێشێ دەڕێژی کە ڕۆیشتی یەکەو سەر غیبەت دەکە بۆیە بوون لەگە برادری چاک و قەناتی باش ئەوانە زۆر زۆر تاسیریە ئینجا دەست بە تاری بەڕێزان دەست بە تاری هۆکاری هەموو بۆچی مامۆستا ئێمە وەکو خۆمان وەکو موسڵمان لە گرنگی و گەورەی و بایەخی ئەم بەردەوامیە تێنەگەیشتوین بۆ نمونە هەموو مسلمانان پێیان خۆشە لە پێناوی خوایە بۆ دینەکەی پلەی شەهیدیان بەدەست بکەوێت کە پلەیەکی زۆر گەورەیە ئەبینین بە نمونەیەک بەردەوامیدان لەوە چێ زۆرجار لە پلەی شەهیدی گەورەتر بێ کاتێک کە دوو هاوڵی برا کە برایەکن لە ئەنسارەکان شەهید دەبن بەڵام یەکیان ساڵێک بەر لە ئەو شەهید دەبێ و یەکێکیشان ڕەمەزانێکی تر بەسەریا دێتەوە لە نوێژ و لە عیبادەت دوایی کە هەردووکیان یەکیان ساڵی پێشوو شەهید دەبێ ئەوی تریش ساڵی داهات و وەفات دەکا یەکێک لە هاوڵان خەویان پێوە دەبینێ ئەوەی کە ساڵێک زیاتر ژیاوە و بەردەوام بۆ لەسەر کار و عیبادەت و ڕەمەزان و ڕۆژ و عیبادەتەکانی تر ئەبینێ بە چەند ساتێکی زۆر پێش برا شەهیدەکەی کە گەورەترین پلەی شەهید گەورەترین پلەی شەهیدیە پێش ئەو دەچێتە بەهشتەوە کاتێککە لە پێغەمبەری خوا پرسن صلی الله عليه وسلم ئەیگەڕێتەوە بۆ ئەو هەموو بەردەوامیە بۆ ئەو هەموو نوێژ و ڕۆژ و عیبادەت و تاعەتەی کە لە مەدای ئەم ساڵە ئەم برایە تر کردوێتی بۆچی ئێمە تا ئێستا لە گەورەی و گرنگی و بایەخی بەردەواممانەوە و بەردەوامیدان بە عیبادەتەکان نەگەشتوین لە کاتێکا زۆر لە پلەی شەهیدی گەورەترە لە ڕوانگەی ئەم فەرمودەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان ڕوون دەکاتەوە
صلى الله عليه وسلم. بەڵێ طبعا هەر ئیسلام کە هاتیە مەبەستی ئەوەیە کە ژیان پێشکەش بە ئیسلام کە بە وحی خوای گەورە دووبارە گیان بەبەر ژیانی هەموو خەڵکان بکە کە خوای گەورە فەرمێ ئیستەجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم. يعني خەڵک ئێمە وەکو مسلمان کە دەژین لە پێناو ژیان دەژین نەک لە پێناو مردن دەژین. ئەو دنیاە شتێکی زائلە بەسەر دەچی دەڕوا وأن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون والآخرة خير وأبقى. إنسان وەکو دەفەرمی خير الناس من طال عمره وحسن عمله. إنسان لە هەر مەیدانێک کە ئیسلام پێویستی پێ بکە بەڕاستی دەبی ئامادەبی دەستدەسەسینگ وەکو کەسێکی جۆڕایەلیکار و جێبەجێکار لە بۆ خوا و پێغەمبەری خوا و لە بۆ شریعەتی خوای گەورە جەلە وعەلا. ئینسان وەکو ئەو نمونەی جەنابەتی نایەوە بەو دووبرایی کە لە یەک کات مسلمان دەبن بەڵام یەکیان شەهید دەبی ئەویتر بە ساڵێک دوایوی کە وەفات دەکە و کەچی کە ئەو سەحابێ بەڕێزە کە تەڵحەیە کە تووشی سەرسامی دەبی و دەرێ پێم سەیر بوو ئەوەی بە مردنی خۆی مرد ئەو پێشەی دەکەی دەچێتە باشە کە پێغەمبەر فەرمێ باشە خلال ئەو سەر ئەو هەموو هەزارە ڕکعەتەی نەکرد کەواتە ئیستیقامەت لۆی سەنەکو باز ماکرد لە ئەعظەم و لە گەورەترینی کەرامەتەکانە لە هەموو شتەکان گەورەتر لە شەهیدیش گەورەترە ئیستیقامە لەبەرەوەی تۆ خوای گەورە گەر تەمەنی درێژ کردی بۆ بەردەوام بووی جەنابەت لە جوهددا بووی لە جیهاددا بووی تاقەت سەرف کرد خزمەت بە دینی خوا خزمەت بە دینی خەڵکی کرد دائیمەن بەرچاوی خەڵکی دڕ ناکردەوە دائیمەن دەستی خەڵکیت کرد و خەڵکت بەرەوە هیدایەتی نیە بەڕاستی ئەوە لە هەموو شەرەفەکان گەورەتر و چاکترە. بەڵێ ئینسان لە ژیانی خۆی تەمەنا دەکا کە خوای گەورە جەلە وعەلا چۆن لە دنیا حەز دەکات شەهادەی بەدەستبینی شەهادەی ماجستێرە دکتۆرایە یان ئەو قۆناغانەی خوێندن بە سەدەبا فەکەیفە بە شەهادەی لا ئیلاهە ئیلەلله کە خوای گەورە وەکو شەرەفێک پێت بەخشی. بەڵێ هەموو ئینسانێک حەز دەکا و تەمەنا دەکا ئەو دەرەجەی وەگری بەڵام لەسەر ئیستیقامەت لەسەر بەردەوامی کە خوای گەورە دائیمەن دوعای بکەی کە تەمەنت درێژ بکە بەڵام لەسەر ئیستیقامەت بۆ ئەوەی بەو تەمەنی خۆت زیاتر و زۆرتر هەم توێش و زاد و زەخیرە بۆ خۆت بەڕێ بکەی و هەم خزمەتێکی زیاتر جێی پەنجە دیاربی لە کۆمەلگا کە خزمەتی زیاتر بکەی. زۆر باشە مامۆستا من کۆتا پرسیاری ئەمەڵقەی لە جەنابەت دەکەم لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان لە بەردەوامیدان بەردەوامبوون لەسەر عیبادەتەکان ئەمە بۆ خودی خۆمان کردمان چۆن ڕۆڵی ئێمە چییە یان چۆن هەوڵ بدەین کە بەردەوامیش بە خەڵک بدەین یان بۆ منە وا لە خەڵکی بکەین کە بەردەوام بن بۆ منە لە ماوەی مانگێکدا بەردەوام دایک و باوک منداڵەکانیان بۆ نوێژی بەیانی هەڵساندووە بۆ نمونە عیبادەتەکانیان پێ ئەنجام داون چۆن ئێمە هەوڵ بدەین دراوسێکەمان منداڵەکانمان دوای ڕەمەزانیش وا لێ بکەین کە بەردەوام بن و هەمیشە ڕێی مزگەوت و عیبادەتەکان بگرن و هیچ کاتێ نەبینە هۆکاری ئەوەی کە خەڵکی سارد بکەینەوە و بەردەوامیان لا نەهێڵین. بەڵێ طبعا ئەوەی کە پێویستە هەموو مسلمانێک بزانی دەبی ئێمە خۆمان بە ساحەبی ئەو خەڵکەی بزانین دەبی ئێمە ساحەبەتی ئەو خەڵکەی بکەین خۆمان بە بەرپرسیاریەکەم بەرامبەر بە هەموو خەڵکی ناڵێ مسلمان حتا غیرە مسلمان دەبی ئەمە خۆمان بە ساحەباتی وانش بزانین دەبی ئەمە ساحەباتی وانش بکەین بە دینی خوای گەورە جەلە وعەلا دەبی لە غەمی نەک مسلمان غیرە مسلمانانش بین کە ئەوانش بەرەو دینی خوای گەورە جەلە وعەلا بین کە خوای گەورە فەرمێ كذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا. والله ئەگەر خوای گەورە جەلە وعەلا مسلمانینە من بە مسلمانێک دەرێم ئەگەر منەتی لەگەر ئێمە نەکرد بێ و کەسێکی خێرخوازی لۆڕەوان نەکرد باینە و دەستی ئێمەی نەگرت بایە و بەرەو ئەو ڕاستە شەقامەی ناباینە هاوکە ئێمە یەکێک بووین لەو خەڵکە خراپە بەڵکو لەو خەڵکە خراپە زۆر خراپتر بووین کە ئەوڕۆکە ئەلحەمدولillah کە ئیلتیزاماتێکمان هەیە ئەوە منەتی خوایە بەسەرمان بۆیە خوای گەورە فەرمێ فمن الله عليكم فتبينوا دەی دەبڕۆن ئێوەش بەرچاوی ئەو خەڵکەی ڕۆشەکەنەوە دەبڕۆن ئێوەش دەستی ئەو خەڵکەی بگرن بۆیە دەبێ ئێمەی مسلمان بزانین والله کەسێک نێژ ناکە ئافرەتێک سفورە لە وڵاتی ئێمەیان لە هەر شوێن و جێگایە چەو دنیا هەر بێ شەرعیەک بکرێت کاری لەشفرۆشی دەکرێت ڕیبا دەکرێت زوڵم ستەم دەکرێت دەبی ئێمە خۆمان پێ گونەحبار بی ئێمە تاوانباری ئێمە وەکو پێویست بە ئەرچی شارمان هەنەستاینە بەرامبەر خۆ بەرامبەر بە خەڵقی خوای گەورە جەلە وعەلا بۆیە لەسەرمانە ئێمە خۆمان بە سەحابی مار و مندارمان بزانین دەبین لە بۆ مستەقبەلێکی دنیا فەرمووی ئێستا کاتی تاقیکردنەوەی منداڵەکانمانە بە تایبەتی ئەوانەی لە قۆناغی ئامادەین ئەمە هیوادارین لە خوای گەورە داواکارین کە خوا موفق و نازیع و سەرکەوتویان بکە و بەو ڕەمەزانە لە بۆیان ئاسان بکە ئینشاءالله دەی مستەقبەلێکی زائیلی دنیا
سنمان دینە داکو بابت سن لە دویتی شەو ڕۆژ دەخینین لەبەر تەلەڤیزۆین دانانیشی مۆبایل لێ دەستینتەوە حتى وای بە ڕۆژی نابی تەراویحی نەکرد بەس چێ لە بۆ مستەقبل ئەدی مستەقبلی ئاخرەت ئەدی ڕزابوونی خوا ئەدی باش کە خوا فەرمێ فەمەن زوحزیح عن النار وأدخل الجنة فقد فاز بردنەوە لەوە داکەت و ڕزابوونی خوا و باشتی خوای بەدەستبینی کەواتە چەندە سوورین لە بۆ مستەقبلەکی دنیایی کە کەم و کورت ئەخەم چ لە شادێک بکەم چ لە وەزیفێکم ئاخرەوە لە قیامەت سوودم پێ ناگەنی ئەگەر مەبەستم پێخوا و خزمەتکردنی خەڵقی خوا نەبی کەواتە لەسەر هەموو لایەکمانە وەکو مامۆستایانی مزگەوت وەکو لایانی پەیوەندیدار وەکو ئیعلامەکان وەکو داکو بابەکان وەکو هەموو خەڵکەکە بەگشتی لە غەمی دینی خۆماندای فەرمو ئەو بەرەکەتێک کە لەو ماگەی هەبوو ئەو خۆشەی لەو ماگەی بوو ئەو ئەمن و ئاسایشەی لەو ماگەی بوو توخوا لە ماکانی تر هەبوو فەرمو تەماشای سفرەی خۆت نەکرد بەو قەیرانەی کە هێواران دادن نەزانین تەماشای چ بکەیت چ بخۆیت ئەدی ئەو بەرەکەتی ئەو ماگەی نەبوو ئەگەر بمانێ ئەو بەرەکەت و ئەمن و ئاسایشە بەردەوام بی با ئێمەش بەردەوام مسلمان بین بەردەوام لە مزگەوت بین بەردەوام خوشکیان باڵاپۆش بن بەردەوام قورئان خوێن لە خێر و چاکە بین ئەو کاتە خوای گەورە ئەو خێر و بەرەکەتەمان لۆ بەردەوام دەکات. بەڵێ جەنابی مامۆستا منیش حەزم لێ دواپرسیاری خۆم بکەم ئەگەر ئیزن هەبێت و کاتیشمان تۆزە کەمەوە بەڵام خوای پەروەردگار لە خزمەتتاندا سەلامەت بیا ڕەبی خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێت اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا. شۆن ئێمەی مسلمان بتوانین بە ئاکارە ئەخلاق بە ئاکارە جوانەکانی خۆمان و بە هەڵسوکەوتە پڕ ئەخلاقەکانی خۆمان بتوانین ئەم دنیا زائیلە بە شێوازێک مامەڵەی لەگەڵ بکەین کە ئاخرەتی خۆمان نەدۆڕێنین و لە هەمان کاتە ڕەمەزان بکەین بە سەرەتای وانەی فێربوونی ژیان و سەرەتای وانەی تەعاملکردن لەگەڵ بەرامبەر لەگەڵ دراوسێ لەگەڵ کەسوکار باشبوون لەگەڵ باوک و دایک هەروەها بەگشتی کۆمەڵێک ئەخلاق لە ئێمە ڕنگ بداتەوە کە ڕەمەزان بوو بێتە هۆکاری و بەردەوامیشی پێ بدا. تاخوا پاداشی جەناب بداتەوە دیارە بالفعل یعنی خوای گەورە جەل وعلا بەو ئیمانە کە خۆشەویستمان عەلەیهی سڵاو وەکو ئامانەتێک لەلایەن خواوە هینای کەرنا و دڵ و ماڵ و کوچە و شار و وڵاتی ئەمەی دانا کە بەو ئیمانە خوای گەورە دڵنیایی بە ئێمە بەخشی بەو ئیمانە خوای گەورە بەهەشتێکی لە ناخی هەر یەکێک لە ئێمە دروست کرد وەکو یەکێک لە پیاوچاکان دەفەرمێت لەو یعلەمو ئەبناء الملوک ما نحن عليه ئەگەر کوڕە بەرپرس و سەرۆک و گەورەکان بیانزانی باە ئێمە لە چ خۆشەک داینە لە ناخمانەوە لە جالەدون عليهم بسيوفهم والله ئەو کاتە سیجیان شەق دەکردین خۆشەکانی دڵمان دەینە کەواتە بەو ئیمانە خوای گەورە جەل وعلا بەهشتێکی لە ناخمان دروست کردیە تاکو ئێمە ئەو ئیمانە کە لە دڵدا تەرجەمەی بکەین یعنی ڕنگدانەوەی بەدەکەوێت لە قسەکانمان لە سەرسوکەوتەکانمان لە معاملەمان لە مەیدانی ئیشکردنمان دووبارە بەهشتێک بۆ خۆمان دروستکەین فەرموو کە بابێکی چاک دەبی داچێکی چاک دەبی لە ماڵەوە کە کەسێکی مولتەزیم دەبی بزانە چ بەهشتێک لە ماڵی خۆ دروست دەکەی کاتێک کە گەورە ڕێزی دیارە بچووک ڕێزی دیارە گەورە بچووکاتی دیارە فەوزا لە مارەکەت نییە هەر کەسە و ئیشی خۆی دەزانی و دەزانی ئەرجی چێ و مافی چێ ئینجا لە ماڵەوە دێ دەرێ ئەگەر بینە گەڕک بینە کۆڵان بینە بازار بینە دنیا بە هەمان شێوە ئەگەر ئێمەی مسلمان بەو ئیسلامە کە خوای گەورە جەل وعلا دەیوێ بەو ئیسلامە لە هەموو شتێک سەلامەت ماکە والله ئەگەر ئێمە ئەو ئیسلامەمان جێبەجێ کرد بووینە مسلمانی تەواو عقیدە سەلامەت دەبی عقیدە تێکناچی شبوها تاسیرە ناکە دنیا سەلامەت دەبی ئەخلاق سەلامەت دەبی کیانتە قەوارەتە هەموو شتێک سەلامەت دەبی ئەو کاتە دنیا دەبێتە پارچەی لە باش چۆن لە مزگەوت ئەو خەڵکە زۆرە لە مزگەوتێ ئەو قەرەبارغی هەمووی ئیلا قیلەن سەلامە سەلام وەکو باش هەمووی سەلام لێک دەکا هەمووی تەوقەلێک یەک دەکا چۆن تەماشا دەکەی لە خیلالی ئەو ماوەی کە ڕەمەزان بوو کە خوای گەورە جەل وعلا وەکو برەی ئەو ئیسلامە ناڵێم هەمووی بەشێکی ئەو ئیسلامەمان جێبەجێ کرد چ سەلامەتیەکمان هەست پێ کرد چ سەلامەتێکمان هەست پێ کرد چۆن دەوڕەمەندەکان فەقیرەکان هەموو کەسەکان مامۆستایان وا دیارە کاتی بەرنامەکەشمان بەرەو تەوابوو نەچێ و وە کاتی بەرنامەکەمان هیچی نەماوە سپاسی بەڕێز دەکەین کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان دابووی خوای گەورە پاداشتی بەخێرتامداتەوە هەر شاد و سەرکەوتوو بن کاک مەحموود گەورە پاداشتی خەری جەنابیشت بداتەوە سپاس بۆ جەنابی مامۆستا عەبدولخالق ڕووناچی کە لە شاری هەولێرەوە
میوانی گوڵزاری ڕەمەزان بوو بە ئومێدیەوەی خوای گەورە بەردەوامی پێ ببەخشێت و ئینشاءالله بە ئێمەش و ئەویش تەبات و ئیستیقامە ببەخشێت و ساغ و سەلامەتی کاو لە نەخۆشی و دەرد و بەڵابی پارێزێ. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، گوڵزاری ڕەمەزان کە بڕگەی یەکەمی تەوەری ڕۆژ بوو کە تایبەت بوو بە بەردەوامی لەسەر کاری باشە و ثەبات و ئیستیقامە لە دوای مانگی ڕەمەزان، ئەمە بابەتی ئەمڕۆ بوو کە گفتوگۆمان لەبارەوە کرد. دەچین لای ناوبڕێک و ئینشاءالله دواتر دێینەوە بۆ پێشکەشکردنی کۆتا بڕگەی ئەڵقەی بەرنامەی پێشبڕچەی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوانخوێندنەوەی قورئانی پیرۆز بە ئامادەبوونی لیژنەی بەڕێز بە ئومێدیەوەی هەموو لایەک سەرکەوتوو بن ئینشاءالله. تا ناوبڕێک دێنەوە خزمەتان، لەگەڵمان بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. واردن بێت و خرمەی بێت. خێرە نا خرمەی دێ گێدەرە گێدەر خرمەی دێ نانی پیرە میزەڵانە لوسی ئەشکرای کاودێ تربێ دەرکێنا خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنا خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەی دێ خرمەیە جبسی لوسی. کۆمپانیای سەمە سومر. کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی. کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست. یەکجار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان. ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە. کۆمپانیای سەمە سومر. خەڵقی تامێکی جیاواز بنۆشە. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیە بە بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. کۆمپانیای بەیزا. لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی، بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی هەژدەمان. تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی. ژووری نووسنی دوونەفەری، سێتی نان خواردن، ژووری نووسنی گەنجان، هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی، دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەدی پاکەرەوەی ڤەتەن، یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر.
پاکەرەوەی ڤەتان بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبای. ڤەتان گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتان نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران پاکەرەوەی ڤەتان بە دڵنیایی بەکاربێنن. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتان پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتان بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت فاسی ڤەتان بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتان بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتان بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتان. پاکەرەوەی ڤەتان لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتان بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتانە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتان. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێ بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتان بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتان ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. سیرکەن ئۆ بەدڵی نەبوو. ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات. بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو. هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە. بەڵام دڵنیا بوو ئەم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت. ڕێگای زۆری تاقی کردەوە و سوودی نەبوو. تا لە ڕیستۆرانتەکەی شێفکاوە نانیان خوارد و سەرسام بوون بە خواردنەکانی. پرسیاریان لێ کرد سەرچاوەی ئەم تام و چێژە چییە؟ ئەویش بانگی کردن بۆ چێشخانەکەی خۆی و بەرهەمەکانی ئەسپی ڕەشی پێ ناساندی. ئەو زۆر گرنگی بە کوالیتی خواردنەکانی ئەدات و هەر بۆیە پێی وتن بەرهەمەکانی ئەسپی ڕەش بەکاردێنم. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینەوە خزمەتان بۆ بەردەوامیدان بە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. ئازیزان و خۆشەویستان لە ئێستادا بڕگەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز پێشکەش ئەکرێت. پێم خۆشە لیژنەی بەڕێستان لەلا دووبارە بناسێنمەوە کە زۆر بەڕێز و خۆشەویست کاک شێخ حسێن و هەروەها کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل کە بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل دادوەری یاساکانی جوان خوێندنەوەی قورئانە و کاک دکتۆر مەحمودیش دادوەری یاساکانی وەستان و دەستپێکردنە و کاک شێخ حسێنیش قورئان خوێنی نێودەوڵەتی و لە هەمان کاتدا دادوەری یاساکانی دەنگ و ئاوازە. ئازیزان و خۆشەویستان پشتیوان بەخوای گەورە وەرزی یەکەم لە پێشبڕکێی نیشتیمانی لە کۆتاییدایە. ئەمە موژدەیەکە بۆ هەموو لایەک بە ئیزنی خوای پەروەردگار لە وەرزەکانی داهاتوودا پێشبڕکێی نیشتیمانی بەردەوامە بێ لەگەڵ بەڕێستان. واتە چ لە مانگی ڕەمەزان یاخود لە پێش و دوای مانگی ڕەمەزان بەرنامەی پێشبڕکێی نیشتیمانی بە ئیزنی خوای پەروەردگار و بۆ ئومێدی ئەوەی کە بەردەوام بێت لەگەڵتان بەردەوامە بێت. ئازیزان و بەڕێزان ئەچمە لای کاک شێخ حسێن و پێش ئەوەش پێم خۆش ئاماژە بۆش بکەم کە ئەمڕۆ میوانێکی زۆر خۆشەویست لە بەرنامەکەمان ئامادەیە. ئەویش کاک پەیوەند عومەرە کە پرۆدیۆسەر و بەرپرسی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیامە. زۆر بە خۆشحاڵیەوە بەخێری هێنین بۆ نێو ستۆدیۆی گوڵزاری ڕەمەزان کە کاک پەیوەند زۆر ماندوونە ناسانە، زۆر لێبڕاوانە، زۆر خۆنەویستانە ئەم مانگە پیرۆزە هات بەدەم ئەم بەرنامەیەوە و لە تەواوی ئەو ڕۆژانەی کە ئەم بەرنامەیە پێشکەش کراوە بە درێژایی کاتی بەرنامەکە کە دوو کاتژمێر بووە لێرە لە نێو ئستۆدیۆ وەکو سەربازێکی ون لە پشتی کامێرەکانەوە
لەگەڵمان ئامادەی هەبووە کە خۆی بۆ خۆی دەعمێک و حافزێک و ڕوویەکی معنەوی زۆر پتە و بەقوەتی بە ئێمە بەخشی وەکو پێشکەشکارانی بەرنامە کە ئێمە بە مامۆستای خۆمانی ئەزانین لە ڕووی پێشکەشکردنی بەرنامە و کۆمەڵێ ئەدەبیاتی تایبەت بە پێشکەشکردنی بەرنامە لە کەناڵی ئاسمانی پەیام فەخر و شانازیە بۆ بەرنامەکان و بۆ ستافە خۆشەویستەکەی گوڵزاری ڕەمەزان سوپاسی ئەەکەین بە ناوی ئێوەشەوە کە کاکپەیوەند ماندوو بوو لەگەڵمان هەروەها ئەو خۆشەویستانەی کە دادوەری بەڕێزن کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر مەحموود و کاک شێحسێنیش دەستیانە گوشین بە حەقەت کاریان پێشکەش کردووە و توانیویانە کارێک ئەنجام بدەن کە وەکو بەڕێوبەری تۆڕی کۆمەڵایەتی تۆڕی میدیایی کۆمەڵ بەڕێز کاک حاجی فاروق ئاماژەی پێکرد ئەم جۆرە بەرنامانە بەڕاستی پێویستی بە کەسی لێبڕاو هەیە پێویستی بە کەسێک هەیە کاتی خۆی بۆ تەرخان بکات چونکە ئامادەبوون هەموو ڕۆژێک لە وەها بەرنمەیەکدا بەڕاستی قورسە بۆ نمونە کاک دکتۆر ئیسماعیل حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە بەڕێزیان پزیشکی مناڵانن و سەرقاڵن بە تەواجود و دەوامێکەوە لە نێو خەستەخانە بەڵام ئەبینین ڕۆژانە لە بەرنمەکەیە ئامادە بووە هەروەها کاک شێحسێن و کاک دکتۆر مەحموودیش سوپاسان دەکەم دووبارە کاک شێخجان جەنابتان لەشتان ساغ بێت و دەنگتان نەڕزێت و بمێنن بۆ کورد و کوردستان و هەر سەربەرزی پێشکەش بە میلەتەکەمان بکەن ئینشاءالله و مای شانازین بۆ هەموو لایەک و خوای گەورە دەست بە باڵاتانەوە بگرێ کاک شێخجان پێم خۆشە بگەڕێنەوە بۆ یەکەمی ڕەمەزان کە ئێمە ئەم پرسیارەمان ڕەنکەیە نەکرد بێ لە ڕابردووە بەڵام ئێستا حەزەکەم ئەم پرسیارە بکەم ئەم بەرنمەیە بیرۆکەکەی لە شووە سەری هەڵدا و چێ لە پشتێوە بوو و چێ هەوڵی بۆ دا و چێ پێی خۆش بوو ئەم بەرنامەیە دروست بکرێت و لە کەناڵی ئاسمانی پەیام پێشکەش بکرێت و بەشداربوانی خۆشەویست لێرەوە بتوانن بە دەنگ و ئاوازە خۆشەکانیان گوێی بینەران و چاوی بینەران ئاشنا بکەن بە قورئانی پیرۆز. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ومولانا خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد صلى الله عليه وآله وسلم صلاة إخوة همو لايك دەست خۆشیم هەیە بۆ هەموو ئەو ئازیز و خۆشەویستانی کەوا ماندوونە ناسانە لەم مانگە پیرۆزە هاوکارمان بوون بۆی ئەم پێشبڕکێ نیشتیمانیە لێرە بەرپا بێت. بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە برای ئازیز و خۆشەویستم کاکە پەیوەندیەک هەبوو لە بینمانە من و جەنابیان فکرێکی ئاوا لە لای جەنابیان گەڵاڵە بوو منیش بە خۆشحاڵیەوە فکرەکەیم لێ وەرگرت و دەست لە دەست و قووەت لە خواوتم ئینشاءالله پێکەوە کارەکەین بۆ ئەوەی کە پێشبڕکەیەکی نیشتیمانی کە سەرتاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە بۆ ئەوەی ئەو خۆشەویست و بەڕێز و دۆستانەی کەوا تامەزرۆن کە بەشدار بن لە ئاوها پێشبڕکەیەکە کە مانگی ڕەمەزان مانگی قورئانە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القورآن باشترین شتێک کە تایە ئەدا بکرێ و پێشکەش بکرێ ئەوش قورئانی پیرۆزە بۆیە بە خۆشحاڵیەوە من فکرەکەی کاکە پەیوەندم قبول کرد و هەوڵماندا کە لە ڕێگەی برای گەورە و ئازیزم کاکە دکتۆر ئیسماعیل کە شارەزا و پسپۆر لە بواری ئەحکامی تیلا و تەجوید پەیوەندیم پێوە کرد بە خۆشحاڵیەوە ئەویش قبوڵی کرد لەگەڵ برای ئازیز و خۆشەویستم کاک دکتۆر مەحموود پسپۆر لە بەشی وەقف و ئیبتیدا الحەمدولله ئێمە سوپاس بۆ خوا کە من ئەتوانم بڵێم چەندەها کەس شایەت وەکو شایەت حاڵ شایەتیان بۆ ئەم پێشبڕکەیە داوە کە هەم لە ڕووی دیزاینەوە و هەم لە ڕووی پێشکەشکردنەوە و هەم لە ڕووی ئەداکردنەوە و هەم لە ڕووی چۆنێتی دانانی قاری و چۆن بخوێنن و چۆن پەیوەندیان پێوە بکرێت چۆن بێنە ئێرە و چۆن تەعاملێک کە شایستە بێ بە قارێ الحەمدولله بە زیادەوە و بە شێوازێکی زۆر ئەکادیمی و جوان لەگەڵیان هەڵسوکەوت کراوە و ئەدائێکی جوان کە من پێشبڕکێکانم بینیوە لایەزال ئێستش پێشبڕکەی بڵێن چەند کەناڵێک هەیە کە ئیکەن لەوانە کەناڵی کەوسەر و کەناڵی سەحەر کە خوا پاداشتیەوانیش باتەوانیش جهدێکیان کردو بەڵام لە ڕووی دیزاینەوە ئەمەی
ئێمە ئەمەی کەناڵی پەیام زۆر جوانترە زۆر جوانترە لەوەی کە لەوێ ئینەکرێ چونکە هەست ئەکرێ مەسەلەن وەک لە ناو مزگەوتێک لە شوێنێکی یعنی ئەوەی کە ئەم دیزاین و شێواز و شکڵە ئەبینێ لە ناو ئەم ستودیۆیە بەڕاستی دڵی پێ ئەکرێتەوە ئەوەنی تر عاشقە بێ بەوەی کە قورئان ئەدا ئەکا وەکو مشجعێک وایە کە لیوا تەشجیعی بکا کە بتوانێت بە شێوازێکی جوان قورئان بخوێنێ بۆیە فکرەکە هی برای بەڕێزمان کاک پەیوەند بوو ئەوە الحەمدولله ئێمەوە هاتینە کۆتایی و ئینشاءڵڵا کۆتاییش نییە وەکو جەنابەت فەرمووت ئینشاءڵڵا شتی باشتر ئەکرێ و من ئومێدەوارم لێرەوە خوای گەورە ئینشاءڵڵا هاوکارمان بێ و کاک حاجی کە وەکو چۆن بڵێ کەسی یەکەمە لە پشت ئەم کارەوە خوای گەورە تەمەندرێژی کە ئینشاءڵڵا کە ئەو بەڕێوەبەری کەناڵەکەیە ئینشاءڵڵا من لە مێشک ماگەڵاڵە بووەکەوە ئەگەر بکرێت ساڵانی داهاتوو بکرێ بە دەولی نێودەوڵەتی ئینشاءڵڵا وەلایەقیشێتی ئەم دیزاینە جوانە و ئەم ئەداءە باشە هیچ کەمی نییە لەوەی کە ئەگەر بکرێ بە دەولیش ئینشاءڵڵا بێگومان ئینشاءڵڵا خوای گەورە پاداشتان باتەوە کاک شێخ ئێمە زۆرمان هەیە وەکو قارئ لە هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا ئەم قاریئە بەڕێزانە ئەم قورئانە پیرۆزەی کە ئەوان ئەی خوێنن بە کۆمەڵێک کێشە و گرفت تێ ئەپەڕێ بۆ نمونە من خۆم ئێستا وەکو قورئان خوێنێک لە خۆم ڕنابینم بۆ نمونەوە لە بەردەمی لیژنەیە بخوێنم کە ئەزانم دنیایەک هەڵم هەیە ڕەنگەیە لە 150 شتێ نەپەڕم ئەمە سەبارەت بە 40-50-60 کەس پێشبڕکێ کراوە و لەسەر ئەم ئاستا ڕاهێنراون و قرائەیان باش کراوە و دیاریان پێ بەخشرێ و یەکەم و دووەم و سێوم و کۆمەڵش ئەی چی بکەین بۆ ئەو خەڵکەی کە بە لێشاو هەم قورئان ئەخوێنن و بە شێوازێک لە شێوازەکان مەسەلەن سەوتیان خۆشە بەڵام نازانن بە سەوتێکی خۆشتر قورئان بخوێنن ناتوانن بەو سەوتە جەهوریە بتوانن ئەدای خۆیان بکەن ڕویان نایە بچنە سەر مەحافل ڕویان نایە بەشداری لە پێشبڕکێکان بکەن یان بچنە مؤسساتی تعلیمی قورئان خوێندنەوە قسە چییە بۆ ئەوان؟ الحەمدولله لە کوردستان بە کەرکووکیشەوە بە شوێنەکانی تریشەوەکو گەرمیان قورئان خوێنی زۆر باشمان هەیە سەر بە هەردوو مەدرسەی عێراقی و میسری من لەم شەوانە برادێک نامەیەکی بۆ ناردبووم نامەیەکی دەنگی ئەڵێ مامۆستا من ئەمە دەنگی خۆمە بەڵام شەرم کوشتومی ناتوانم بەشداری لە پێشبڕکێ بکەم بەڕاستی من سەرسام بووم لە دەنگی ئێستش دەنگەکەی لە لامە دەنگێکی زۆر خۆش زیاد لە حەد دەنگی خۆشە وەکە گوێم لێگرت لە ڕووی ئەحکامی تەجویدیشەوە زۆر مەزبوطە بەڵام ئەڵێ ناتوانم ئیلا ئەبێ کەسم لە دەور نەبێ من بخوێنم یعنی ئەمە گرفتێکە یەکێک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی قورئان خوێنە بەڕێزەکان ئەبێتەوە وەک چۆن من لە زۆرێک لە پێشبڕکێکانی سەر ئاستی عێراق و جیهان بەشداریم کردووە زۆربەی زۆریان ئەناڵێن بەدەست ئەو شەرمەوە کە تووشیان ئەبێت طبعاً ئەو مەسەلەی شەرمکردنە ئەبێتە هۆی ئەوەی کە کاتێک ئەو شخصە دانیشێ لەسەر ئەو شوێنەی کە ئامادە کراوە بۆ پێشبڕکێکار تووشی دڵە ڕاوکێیەت کە تووشی ئەم دڵە ڕاوکێیە هات و طبعاً معلومی هەموو لایەکە کە کەسێک ترسیا لە کاتی تیلاوە و ئەداکردنی قورئان خوێندنە لێدانی دڵی زیادەکە کە لێدانی دڵی زیادی کرد تووشی کورتی هەناسە و نەفەسە بێ یعنی ئەگەر مەهماکان چەندێ نەفەسی درێژ بێ ئەگەر پێشتر لە بەردەم جمهور و خەڵکێکی زۆرە قورئانی نەخوێند بێ تووشی ئەم حاڵەتە ئەبێ بۆیە ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەمە بکەین کە قورئان خوێن هیچی لەوە کەمتر نییە لە بوارەکانی هونەر و ئەوانە خەڵکانێک ئەبینی زۆر بە ئازایانە و بێت ترس ڕوبەڕووی جمهور ئەو کارە هونەری خۆیان ئەنجام ئەدەن قورئان باشترین پەیامە و باشترین ڕیسالەتە کە خوای گەورە هێناوێتی بۆ پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ناردوێتی و بەم دەنگە خۆشە و کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەوسیەی کردووە لەیس منا من لم يتغنى بالقرآن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ئەبوو موسا فەرمێ لقد أوتيت مزمارا من مزامير آل داود ئەویش لە وەڵامە بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وآله وسلم فەرمێ لو علمت أنك تسمع لحبرته لك تحبيرا علماني كيك لواني إمامي نووي فەرمێ
فيه جواز المبالغة لتحسين الصوت، يعني حتى إنسان أقر مبالغش بك بو يدني خوي خوش بك جائزة زور بس أنا أنواع فرمون جال بروا أو نصيحته آموش قارين بو خوش ويستاني لهركويك إما أبينن وشان لإمايا لم برابشو كانوا أم نصيحته ورقرن زور هول بدن كقرآن بدني خوش وأداء بكن أجر دنت خوشة خوشتريكا وأجر خللك هي كمكرتيك هي لأحكام تلاوة تجويد وقف ابتداء الصوت محاولة بك كبتواني للايكسك الشارزة للروي دنقة للروي مقامات وللروي آواز وللروي أحكام تلاوة وتجويد ومخارج حروف بتواني زبطي كي بيت أمبيش بركيانا من هوادار إن شاء الله كلا صالاني دهاتوا إما بتوانين أوي كي كم بيليرا صالاني دهاتو وكو بروجواي لمشكي خوما أوي سطرح كم بو كنالي بيام وبو جنابي كاك حاجيش كيستاجر قويل يمان بي بتوانين يكمكا هیچ نبین یارین بجاری ببکین لمسابقه کی دولیا ربط کیوامان هبه بتوانین یکم اوی کلیری یکم به سالانه لولاتان لماليزيا لإيران لإمارات لسودان لمصر لتركيا لنزيكي ودوروبري ماني رمضان ودواي ماني رمضان بردوام ام بيش بركيانا هي بتوانين ربط كبه لبيني كنالي بيامو او منظمات ومؤسساني كتايبة ب آماده کردنی مسابقاتی دولي كيكمي امانه بينيرين بو او كرديش بيا باش نبي لوي ان شاء الله باش دار بن ان شاء الله دستكان خوش بي خوي گوره پاداش باتو كاك دكتور اسماعيل ديما لاي جنابت هيك لو خلقانا خوم كلام كاك دكتور لياساي تزويد زور ورده وزور دقيقه وزور ملاحظات أجريد لكاتي قرآن خوان نكيا كخوم تاسا نمر على بردمي جناب تا قرآن خوان أم وردية وأم دقيق بونا لأحكام تجويد تسودك با كجبر شيكا تسودك جياندوا ولا دهاتو دا تسودك أجيانه بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. والله بالنسبة وردكاري لأحكام تجويدها إما ألين لقرآن خوانوا شتيك من هي بي أو تري مبالغة أو تشدد راسيو مقبول نيو كاريكي باشش نية هلوكو شوان شلجيري إهمال كردن وبس وزانيني موضوع كش لهمان كاتكاريكي خرافة لبروا شو الله وكذلك جعلناكم أمة وسطا أو أني خلقوا بزاني لبيني شاك وخرافة أبينا وسط الريق دا هدفك في كيدا لنا وراسي إيشكا يعني الريق وكو خوي بكيت وسطيت أوي براسي لبروا كاتك إما وردكاريكين لأحكام تجويدا هدف ما لم وردكارية أو النية براسي سرنجي خلق بلاي خمانا رابكيشين وابزان إما كمال شد أكيد براسي كأصل نية لموضوع بكريت وردكاري الأحكام تجويدا بتايبتي بو كسيك كديت إيرا قرآن خوينت وحفظ نية برنامجي مسابقة حفظ قرآن نية تنها جوان خوين نوية ولا قلي شادن خوشي زائدا مراعاة أحكام وقف وابتداء أو بابتانا لبرو وردكاري چند بكريد لسنوري خويدا كاريكي زور باشا وإما براسي بو وردكاريش وكو ما وصيانا قدارن ويكيما كردومان الرن بين مسابقات دولي شنازام كرابيان يسمى مقصبا مولا اويك كاكتور ايكاد مسابقات دولي اقصد لفورمي لا ما ذكرني فورمي خصمي درجات من شي مكردوا او كسا نصك من بيدا و 15 ديره من 15 ديره كهاتو بختي مصحفك لسه ورقيك اي فور دامناو باشا او كتابيه مصحفك ملانيه سيدي مصحفك بكم باشا سيدي املاك مشتملي بروا لقل خوينوي قتابيك من لسر او اي فور روشتم براسي لشويه هلي كدبيت لسر او حرف لسر او حركه اماجن بيكردوا لبر او مجالي او كشتمان ل لدس درجو بيت وياخذ بيران جيش بيت مجالك هرزو زور كما بهماشيو بوكاكتور محموديش بهماشيو فورمي شوا بولكويا وقتابيه واستاوا اماجي بيكردوا لبر او زور كاكش حسيني بهماشيو نفسي لابوا
کە لەکوێ مەقسەبەر منە طبقاتی سەوتی گۆڕیوە لەکوێ ڕۆشتووە لە مەقامێکەوە مەقامێکتر هەمووی ئاماژەی پێکراوە وبەڕاستی بەنسبەت ئەحکامی تەجویدەوە تا ئێستش یعنی ڕەنبێک ئەم وردەکاری و تەفاسیلە بەو شێوازە لای هەندێک کەس غەریب بێت وا بزانێت ئەمە زیادە بابەتێک و پێویست ناکە بە وردەکاریە لە کاتێکە ئێمە ئەزانین ئێمە هەرچەنە جوان بخوێنین و هەرچەنە ڕێکوپێک بخوێنین بە تەئکید وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هاوڵە بەڕێزەکانی نەمان خوێندووە کە بەڕاستی قورئان زۆر لەوە گەورەترە کە کەسێک وا بزانێت ئیتر قورئان نەخوێنێ و هەڵەیتیان ناکات هەموومان قابلی هەڵین لە کاتی قورئان خوێندنا و من بەڕاستی کە ئەڵێن وردەکاریەکەی من ئێستا خۆزگەمە خواست مامۆستایەک هەبێت بچم بۆ لای قورئانی بۆ بخوێنم زیاد لەوەی خۆم کە هەمە فێرم بکەوە دەستیشی ماچەکەم من جاری وا بوو مامۆستای ڕەفیقم قورئانم خوێندووە توێتی لە فڵان شتاوە ئاکەی بەڵام چووکە بە ئوسلوبێکی جوان و لە شوێنی خوای پێویستم زۆر مەمنونیە بووم بەڕاستی تا ئێستش من بەڕاستی بەڕای من وا گومانە بم کە خەڵکێکی زۆر هەیە حەز ئەکات لەم بەرنامەیە لەم جۆرە پێشبڕکەیانە بەشدار بێت بەڕاستی بەڵام هۆکارەوەی کە بەشدار نابن ئەڵێ وەڵاهی ئێمە کە ناو خەڵکە ناسراوین یعنی قورئان نەخوێنین تر لە مەحافیلە لە مزگەوتا لەم شوێنانەیە خەڵک وا سەیری ئێمە ئاکا کە ئیتر ئێمە تەواو گەیشتوونەتە ئەو پەڕی کاتێک ئێوەی ئێمە دێنە بەرنامەکەی و ڕەخنەمان لێگرن دوایی لەسەر شەئن و شەخسیەتمانەکەوێت کە خۆی لە ڕاستیە ئەم مەفهومێکی هەڵێ کەمە پێشبڕکێ منیش کاتێک کە بەشداری پێشبڕکێکەکەم قابلیەوەم هەیە کە بەڕاستی هەڵم لێ بژیرێ بەڵام طبیعەتی ئەم بەرنامەیە وا بوو تۆ دوایەوێت کە بەشدار بوو کە تەواوە بوو لە قورئان خوێندنەکەی ئێمە شوێن بە شوێن ئەو شوێنانی کە هەستمان کرد لە کاتی خوێندنەوەکە خەلەلی تیا پێمان وتووە بە تەئکید تۆ سەحفەیەکە خوێنی تا دوای 5-6 ملاحەزات پێدرێ شتێکی طبیعیە بەڕاستی ڕەنبێ خەڵکێکیشە بێ وا گومان با بڵێ وەڵام نەم خۆناغم تێپەڕانەوە و ساڵانێکەیە بەشدار بووم و ئێستم لەوەیان نەماوم و یاخود خوا نەخواستە پێی عەیب بێ بڵێ خۆم بێنەوە مستەوای هەندێک کەس یاخود هیواژ یە گومانی وای بردە و توێتی بان مەجالەکە چۆڵکەم بۆ هەندێک کەسی تر بە ئەوانیش بێن بەشداری بکەن نەک من بچم و یەکەم ئەو نەتیجەی نەبێ ئەمەش خۆی لە ڕاستیە بەوە حەلەکرێ و کاکشە ئاماژەی پێکرد ئەگەر ئەم پێشبڕکێ بکرێتە چۆنەڵی نێودەوڵەتی یعنی لە تورکیاوە لە ئێران و لە شوێنی ترەوە خەڵک بتوانێت تەلەفۆن کا قورئان بخوێنێ جاری هەر کوردی خۆمانە مەسەڵ کوردی ڕۆژئاوایە مەسەڵ منە کوردی ڕۆژهەڵاتە وەکو لە قەناتی سەحراکرێ ئەگەر ئەوانەش تیا بەشدار بوو خەڵکی بەقوەتی تیاوێ بە تەئکید ئەو کاتە ئەگەر ساڵێک تر کاک شێخ حسێن ئەندامی لیژنەش نەبێ پێی خۆشە تەلەفۆن کا و بەشداری بکە وانێ کاک شێخ کاتێک کە ئەبینی خەڵکی بەقوەت و مستەوا بەرزی تایە و هۆکارێکی تریش بۆی ئەو جۆرە کەسانە بین ئەم بەرنامەوە چییە؟ لە کاتی بانگەشەکردن ئیعلانکردن بۆ ئەم جۆرە پێشبڕکێ هەدیی زۆر باش و مەغری دابنرێت و باسیشی بکرێن مەسەڵەن بە نمونە جاری وای لە وڵاتانە بینێڵێ یەکەم سیارەیەکی دەینێ بە نمونە وەڕەم ئێمە زۆر نەبێ بەڕاستی ینی خەڵکێکی لەشتی زۆر تەرفیهی و ئەم لاولاشە بەشداریەکە هەدای زۆر زیاتری پێدرێ بەڵام چۆن ئەم داعمە مادی ڕێگەخرێش بەڕاستی بێ ئالەتێکی بۆ دانێت کاتێک کە تۆ هەدایەکەت تەحدید کرد بە تەئکید خەڵکی زۆر باش و بەقووەت تەلەفۆن ئەکا و ئامادە ئەبێ و ئەگەر بکرێ بەڕاستی ساڵێک تر ئینشاءالله ئەگەر کرا بەم شێوازی ئێستا لیژنەیەک ئەو لیژنەی کە ئیمتیحانی ئەو بەڕێزانە و بەشداربووانە ئەکەن خۆیان بەپی خۆیان بچن بۆ مەنتیقەکان ڕۆژێ تەحدیدەکان ئەمڕۆ لە ڕانیەی ئەمڕۆ لە کەرکووکین ساڵی ئەمڕۆ لە هەولێرین فڵان ڕۆژ لە دهۆکین وی لە باتی بەشداربووکە هەستێ بێ بۆ ئێرە کە گومانی هەیە دڵنیانی لەوەی ئایا سەر ئەخرێت یان سەر ناخرێت یاخود لەوەی قەدەرەن زروفێکی بوات بێتە پێش نتوانێت بێت ئێرە لەوێ ئیمتیحانی بکەیت و لەوێ مڕەشەحی بکەیت بە تەئکید خەڵکی چاکتر و باشتر و عادەدێکی زیاتریش لە بەرنامەکەیە بەشدارە بێت بەڵێ دەست خۆش وای گەورە پاداشت باتەوە ئینشەڵڵا ئەچمە لای کاک دکتۆر مەحموود کاک پەیوەند ببوورە کە تاخیر دێنێ لای جەنابەت بەڵام الأقربون أولى بالمعروف ئەوانیش نزیکترن لە من تا جەنابەت چونکە ئێمە 30 ڕۆژە پێکەوەین لەگەڵ ئەم خۆشەویستان هەیە آخر کاک جلەکەی جیاواز ئەمڕۆ بەخێر بێنێ کاک دکتۆر مەحموود دێمە خزمەتی جەنابەت هەرچەنە ئەو بوارەی جەنابەت وە خۆت ئاماژەی پێەکەی نەک لە زاری منەوە کاڵی لە چاو بوارەکەی کاک شێخ حسێن و کاک دکتۆر ئیسماعیل ئەوەی من ئاسانترە تا حدێک مەسەلەن تەسامح و تەساهولی زیاتری تیا هەیە نەفەس ئەبڕێ کەسێک کە توانای هەر ئەوە نەیە خوای گەورە ئەوەی پێبەخشیوە
لە پڕ ئەوەستێ یان ئەگەڕێتەوە سەر ئاەتەکە دواتر تەواویەکە ئەمانە هەمووی طبیعیە. جەنابەت ڕات چی بوو بە بەرنامەکە و چۆن هەڵی ئەسەنجێنی و پێت باشە لە داهاتووە چی بکەین و چی بکرایە باش بوو؟ بناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خی گەورە و درود و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. الحەمدولله لەم چەند ڕۆژەی ڕابردوودا توانیمان بەیەکەوە لیژنەیەکی پتە و بۆ تەقییمکردن و هەڵسەنگاندنی و قورئان خوێنە بە ڕێزانە دروست بکەین و الحەمدولله سەرکەوتومی ڕاستی لە بیدایە تا کاتێک کاک شەحسێن ئەو تەلەفۆنی کرد و بڵێن خەبەری داینە بۆم بەرنامە ڕاستی زۆر لەسەر شانمان قورس بوون، چونکە بە تەئکید تۆ بەرنامەیە بکەیت لە پێک هاتبێت لە کۆمەڵ ئەڵقەیەکی زۆر و ڕاستە و خۆش بێ لەکەی شا سەعاتێک پێش بانگیێوارە بەڕاستی ناڕەحەتە سەبارەت بە الحەمدولله خی گەورە تەوفیقی داین و توانیمان یەد الله مع الجەماعە الحەمدولله خی گەورە تەوفیقی داین و ئاسانی کرد لەسەرمان کە بە سەرکەوتوانە الحەمدولله تا ئەم قۆناغەمان گەیاندووە. بەنسبەت بوارەکەی منەوە ڕاستی پێمە زۆر جار بۆ قورئان خوێنە بە ڕێزانەڵین وڵین خی گەورە دیارە توانایەکی داوە بە ئینسان لا یکلف الله نفسا الا وسعها، بەڵام معنایەوە نییە لە مسابقاتە ئێمە وەکو ئەو قاعدەی بیر ئەەکەینەوە، چونکە لە مسابقەیە ئێستا خۆ قورئان خوێنێکە هەڵڵکە لە تەجویدی شاجاری وایە لە بەرەوەی کە هەناسەی پێنەماوە لە بەرەوەی مەسەلەن حرفەکەی جوان نەبینیوانە خۆ لەوەش گوناهبار نابێ، بەڵام لە مسابقاتە قورئان خوێنە بێ ئەو مەقطعی کە دراوێتی وەکو ماهیری لێ هاتوێ لەبەری کردبێ ئەوەندەی خوێندبێتەوە. هەر بۆیە حتا من زۆر جار بۆ برا بە ڕێزانە ئەڵم کە بەژاریەکەن ئەڵم تۆ ئەبێ ئەوەندەت متابع کردبێ ئەوەندەت خوێندبێتەوە کە تدریب لەسەرەوە کردبێ بزانین نەفەسی تۆ بەشی چەندێکە، ینی بەس ئەو قورئان خوێنانە بێ لای مامۆستایەکی شارەزا لە بواری تەجویددا بیخوێنێتەوە بزانێت لە بواری وەقف ابتیدایەوە. من زۆر جار وتومە لە قورئاندا علاماتی وەقف هەنوە کار ئاسانی تایە، بەڵام هەندێک شوێن هەیە علاماتی لەسەر نییە. تۆ چۆن نەدۆزیتەوە لە شوێنێکی گونجاوە بۆستیان دەست پێ بکەیت؟ بەتەکید کۆمەڵی کتێب هەیە لە بواری وەقف ابتیدایە کە زانایانی ئومەتی ئیسلامی دایان ناوە و دیارە ئیجتیهادی زانانە بە گوێرەی ئیجتیهادی زانان دایان ناوە و ڕوونیان کردوەوە لەکوێ بوەستی گونجاوە. قورئان خوێن پێویستە متابعی هەموو ئەم لایەنانە بکە. هی زۆر جار ئەو قورئان خوێنە بە ڕێزانە کاک شەحسەنیش لەوانەیە تەئیدم کا لەو مەسەلەیە ئەگەر پێش 10 ساڵ خۆی بەشداری کردبێ لە مسابقەیەکە لەوانەیە وەکو ئێستا نەبێت کە بەشداریەکە لە مسابقەیە، چونکە فەنیاتی هەیە، ینی مسابقات دایمە تۆ ببزانی چۆن بەشداریەکەیت. تەنانەت لە علمی تەجوید و وەقف و ئیبتیداشە تەحدیثات هەر هەیە، بەڵ ینی توانی فەن بەکاربێنی چۆن بزانی لەکوێ دەست پێیەکەی لەکوێ کۆتایی پێدێنی، ینی چۆن تەناسوبێ لەوێنی ئەم لایەنانەیە دروستەکەی. من حەزەکەم ینی یەک مەسەلەی تریش لێرە ئەمەژە پێ بکەم. زۆرێک لەو قورئان خوێنانە زۆر لەسەر شانیان قورسە وەکو کاک دکتۆر ئیسماعیل باسی کرد، ئەڵێ دوای ئێمە ئەم بەرنامەی و خەڵکێک ئەڵێ قورئان مەسەلەن لەوانەیە چۆن دەبێت تۆ هەڵەو هەبێ یان چۆ شەرمەکا لەوەی کە هەڵی هەبێ. من ئەڵێم کەسمان لە ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێ بە گەورەتر نین کە لە سەنەدی صحیح هاتووە کە ئەڵێ پیاوێک لە ئەندەلوسەوە هات پرسیاری لێ کرد 48 مەسئلەی پرسیاری لێ کرد، 48 بابەتی پرسیاری لێ کرد، لە 32 ناوتی نازانم، لە 32 مەسئلەیەوتی نازانم، تەنها 16 مەسئلەی وەڵامدایە. ئەو ئیمامێکە و مامۆستای زۆرێک لەو زانە پایەبەرزانە بووە و ئێمە وەکو مسلمان وەکو کەسی خوێندەوار دیارە قاریئەکان مامۆستاکان ئەبێ شەرم نەکەین لە هەڵە، ئەبێ بە شانازی و مامۆستایەکە پرسیارێکیان لێ کرد زۆر طبیعی بلایەوە بڵێ نازانم نەگەوەی وەڵام بداتەوە بە شێوازێکی هەڵە. قورئان خوێنێکە هەستەکان نەقسی هەیە ئەبێ مەمنون بێ بگەڕێ بە دوای هەڵەکانیە و هەوڵدا چاکی بکە و ئەم هەڵانە وەکو باسمان کرد معناوە نیە قورئان خوێنەکە لەسەری گوناهبارە و سزا ئەدرێ لەسەری، بەڵام بە تەئکید پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة کێن ئەو ماهرانە؟ ئەوانن ئەمەیان قورئان خوێنوتەوە، ئەوانیان تدریب لەسەر کردووە، حرفەکان یا وشەکان بۆ خۆیان بەسەر زاریانەیە، یەکسەر یەکێک قورئانی کەم خوێندبێتەوە کە ئاەتەکە بینە سەرەتا نازانێت چۆن دەست پێ بکە، بەڵام ئەگەر کەسێک ئەو سوورەتەیان ئەو ئاەتی زۆر خوێندبێتەوە کەس زۆر بەکەمی هەمانە لە سوورەتی فاتیحە هەڵە بکە بۆ لەبەری ڕۆژانە تو ئەوەندەت خوێندوێتەوە حرفەکان یەکسەر دێ بەسەر زمانتە، ئاەتەکان یەکسەر دێ بەسەر زمانتە. ئەو قورئان خوێنە بەرەزانش بۆی ببن بە قاری، بۆی ببن بە مقریئێکی شارەزا، ئەبێ زۆر بیخوێنەوە هەوڵدەن لەبەری بکەن. ینی ئەنجا بەنسبەت حاڵەتەکانی وەقف ابتیدایی دیارە لە مسابقاتە ئێمە ڕاستە و قورئان خوێنە بە ناچاری لە شوێنێک ئاوەستێ، بەڵام لە هەمووانە هەڵسەنگان نەکرێت و دەرەجەی هەر لێ ئەڕوا. بەڵام من ئەڵێم بوارەکەی من تەنها پەیوەندی بە شوێنی وەستانە و دەستپێکردنەوە هەیە. بەڵام دکتۆر ئیسماعیل بۆ نمونە ئەبێ قسە لەسەر
تاک بە تاکی حرفەکان بکە تاک بە تاکی وشەکان بکە بۆیە بوارەکەی فراوانترە وەک خۆی ئاماژەی پێکردو کاک دکتۆر ئەبێ سەیریشی بکە بۆ سەیری تەلەفۆڵی دەمەکەی بکە بەڵام بەنسبەت ئەو لایەنە زیاتر پێویست نیە هەر ئەوەندە قورئان خوێنەکە بە ساکین بۆ سەرلەسەر شوێنەکە و شوێنێکی لەڕووی ماناوە گونجاو بێ وەستاوە لەسەری و عولەما بڵێن ڕێیان هەبێت لەسەری کە بوەستی لەو شوێنە بۆی ماناکەی تێک نەچێ یاخود لە دەستپێکردنەوەیە جاری وایە قورئان خوێنەکە لە شوێنێکەوە دەست پێ بکاتەوە گونجاو نەبێ مانایەکی هەڵە ئەدا بەدەستەوە زۆر جار ئەو کەسێکی گوێگرە شەر نییە قورئانی لەبەر بێیان بیزانێ ئەبێت تۆ ئەو مانە خراپانە نەدەی بە گوێگر لە کاتی خوێنەوەی قورئان. جەنابت پێت باش بوو لە قۆناغی یەکەم بە تەلەفۆن دەستمان پێکرد لەگەڵ بەشداربووەکانەوە دواتر هەر کارێک لەو کارانە ئیجابیات و سلبیاتی هەیە بەنسبەت یارە ئیجابیاتی زۆرتر بوو لەبەری قورئان خوێنێکە لە ناوچەیەکی دوورەوە ئەرک پێشەوە بە مانگی ڕەمەزان و بە زمانی بەڕۆژووە و ئاستیشی ڕەنگە وەک پێویست دەبێت ڕەنگە هەر تەقیمی هەڵسەنگانی یەکەم جارمان لەبەری ڕێژێکی زۆرمان سەرخست بۆ قۆناغی دووەم یعنی تەنها ئەکرێ لە ڕێی تەلەفۆنەوە تەقیم کرێ هەڵسەنگانەکە لەو مەرحەلەیە بەنسبەت هەرسێکمانەوە ڕەنگە تەقیمێکی واورد نەبوو بێ وەکو لە قۆناغی کۆتاییە کرا. زۆر باش زۆر بە کورتی کاک شێخ حسێن پێشەوەی بچمە لای کاک پەیوەند چکە قسەم زۆرە لەگەڵ ئەو زۆر لە مسابقات و پێشبڕکێ نێودەوڵەتیەکان کە کراوە ئەمڕۆ خۆت ئەزانی عەسری سۆشیال میدیا و سەرەر فەیسبوک و واتساپ و ڤایبەر و هەموو شتێکمان هەیە چی ئەتوانن بکەن مەسەلەن چی کارێک ئەتوانن ئەنجام بدەن لە داهاتووە بۆ وەرزەکانی داهاتوو بۆ نمونە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە نەبێ بۆی کاک دکتۆریش بتوانێت تەحکیمێکی باش بکە بۆ نمونە مەقتەعێکی سکایپ یاخود بە ڤایبەر یاخود پارچەیەک ڤیددیۆ بنێردرێ مەسەلەن بۆ ژمارەیەکی تایبەت کە ئامادە ئەکرێت و بە ڤیددیۆ بتوانن تەحکیم ئەنجام بدەن چکە و کاتە هەم سەوت و هەم ڕواڵەتی کەسەکە ئەبینرێ بۆ نمونە لە دەرەوەی وڵاتیشەوە بە هەمان شێوە ئەتوانێت ئەو کەسە لە ڕێی ئەو سکایپ وشتەوە بەشداری بکات چی ئیمکانیەتێک هەیە بۆ ئەو حاڵەتە. زۆر باشە طبعاً من لە یادمە کە ساڵی 2015 بەشداریم کرد لە مسابقەی نێودەوڵەتی وڵاتی ئەردەن داوای ڤیددیۆیەکیان کرد وتیان سەوتمان بە تەنها ناوێ ڤیددیۆیەکی خامە سەوتێکە بە بێ ئەجهیزەوە بێ سەداوە بێ هیچ لە ستودیۆیەکە تۆمار بکرێ بەس دقیق بێ سەوتەکەی بە جوانی وەربگرێ و بۆمان بنێرن لە 5 دقە زیاتر نەبێ 5 دقە زیاتر نەبێ ئێمەش ناردمان ئەوە بوو بە موافقەت وەڵامیان هاتەوە جامە بەستم ئەمەیە ئەبێت مەسەرەن ئالیەت بۆ ئەوەی ئەم کارە بکرێ میکانیزم و ئالێت چییە بۆ ئەمە یەکەم بکرێ مەسەرەن فەیسبوک ببوورە پەیجێکی تایبەت یا فەیسبوک بێ یان ئیمێڵ بێ لە ڕێگەی ئیمێڵەوە چکە جاری وایە ئەو ڤیددیۆیە کوالێتەکەی دابەزێ بۆی بتوانێت بە شێوازێکی ڕوون و ئاشکرا دەمی ئەو کەسە کە دەمی ئەجوڵێنێتەوە زیاتر بۆ حاڵاتی ئەحکامی تەجوید هەندێک حرەکاتی تەجویدی هەیە و ئەحکامی تیلاوە هەیە ئەبێ لازمە محەکیم دەمی قاریەکە ببینێ طبعا لەبەرەوە ئەمە ئەکرێ ئەمە حتمما ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد زۆر کارێکی باشە وەک ئەوە نییە کە لە ڕێگەی تەلەفۆنەوە ئەکرێت چونکە وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد شخصی قاریەکە ئەبینرێ و شێوازی خوێندنەوەی لە ڕێی دەمێەوە ئەمەش ئەزانرێ ئەکرێ لە ڕێگەی پەیجێکی تایبەتەوە بێ و ئەکرێ لە ڕێگەی مەسەرەن تۆڕە کۆمەڵایەتەکانی وەکو فەیسبوکەوە بێ ئەکرێ لە ڕێگەی مەسەرەن ئیمێلەکی تایبێت بە پۆست بنێرێ ئەکرێ ئەمە کەم کار ئاسانیە و هەم ئەوەیە کابرا ئەو شخصی کە بەشداریەکە بە ئیسراحەت لە ڕێگەی تەلەفۆنێنێ ئایا قەتعەکە و ئایا دەنگەکە بەباشی نایە ئەتوانێت بەش لە شوێنێکی تایبەت بۆی تەسجیل بکرێت. دەستخۆش خۆی گەورە پاداشواتەوە کاک پەیوەند مادوونە بن دووبارە لەشتان ساغ بێ ئینشەڵڵا. من پێشەوەی کە بێمە ناو بەرنامەکەەوە بە یەکێک لە برادرانم وتم کاک پەیوەند زۆر لاواز بووە لە ڕووی جەسەدیەوە چەند کیلۆت کەم کردووە ئەم ڕەمەزانە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله نازانم داخۆ چەندم کەم کرد بێت تەمان من فریام متابعی خۆم ناکەوم ڕاستەکەی ینی فریاوە ناکەوم سەیری یعنی کەمەگەر بۆ ناو بەرنامە ئەوانە بێت تەنانە ناچمە بەراوێنەش بە چونکە بە تەئکید ئیش و کارەکە الحەمدولله زۆرە هەمیشەش حەزم لە مەشغوڵی زۆرە ینی هەمیشە حەزەکەم مەشغوڵ بم ینی ئینسان لە مەشغوڵەتە ڕەنگە ینی چۆنەڵی هەر سەلامەتیش بێ ینی لە ڕووی تەندروستیەوە چەندەمە دکتۆر لێرە ناوێرم زۆر بچمە ناوەوە بەس ئینسان ئەگەر ئازارە لە شوێنێکا بێ لە بیری کا لەوانە باشتر بێ لەوەی زۆر متابعیکە و لە خۆی گەورەکە لە ڕووی دەرونیەوە بۆیە مەشغەڵەتەکەی منەوە نەزۆرە بەجددی نازانم ناخۆ بەسەرە دەزانم کە لاواز بووم بەس الحەمدولله خوای ئەوت بێ ئینشەڵڵا. کاک پەیوەند ئێوە سەرەتا وەکو
تۆڕی میدیایی و کەناڵی ئاسمانی پەیام چۆن بیرتان لەم بەرنمەیە کردەوە و چۆن باسی لێوە دەکەن؟ طبعا بیرۆکەی تۆڕی میدیایی کۆمەڵە بەتەشیدی ئەو برانەیە کە لە ستافە هەن کاک حاجیە مستافە بەڕێزی کە لەگەڵمانە بەتەشید دەمێکە ئێمە بەنیازین کارە بکەین بۆ ڕەمەزان کە ڕانی کەم شایستە بێ بەڵام بەداخەوە یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەوە بوو کە ئەم ساڵ ینی درەنگ فریاکەوتین کە درەنگ فریاکەوتین ینی لیژنەی بەڕێز ئاگادارە لەوەی کە ینی یەکەم ڕۆژ کە بەرنامەمان لێرە پەخش کرد و تا ڕاستەخۆ بەرنامە ڕۆژ هێشتا سلودەکە بە تەواوی حاضر نەبوو خۆی بیرۆکەکە ڕاستە بیرۆکێکی تازە نییە بەس ئێمە دەمێکە ڕاستەکە بۆ ئەمە خەریکین بەڵام ئیشەکە ئیشێکی تازەیە تۆ ئەگەر سەیرەکەیت کاک مەحموود ئەگەر سەیری تەنانەت دیزاینی ستۆدیۆکەکەیت یەکەم جارە هونەری ئیسلامی باڵم زەخرەفاتی ئیسلامی یاخۆ بڵێن هونەری ئیسلامی ینی بەو هەتا ینی لە ڕووی نووسین و دیزاین و زەخرەفات و شکڵ و ئەو شێوازە ئەم سەرتاپای ئەم ستایلە یاخۆ بڵێن ئەم دیزاینێکی تازەیە بۆیە هەتاکو هەفتەی یەکەمی بەرنامەکەش ڕۆیشت کەس تەسووری ناکرد کە ناو ستۆدیۆ بێ ینی وا نەزانێ ئەمە مزگەوتێکە خۆ شوێنێکی ترە لە دەرەوە یاخود کرۆمە بەڵام بەتێکی دەما بۆ خۆتان نەزان کە ئیشێکی زۆری تیا کراوە و چۆنەڵی چەندان با بڵێن کۆلاجی چەندان بابەتی جیاواز کراوە هەر لە نووسینەوە هەر لە پارچەی جیاواز کە هاتۆ بۆی دروست کراوە بۆ ئێمە لەوەش زۆر خۆشحاڵ بووین کە توانیمان نەک هەر بەرنامەکە تازە بێ بەڵکو ینی چۆنەڵی باگراوندەکەشی شتێکی تازە بێ کە بۆ کەناڵەکە زۆر گرنگە کەم جارە لە شوێنێکە هەستکەی کە ئەمە شوێنێکی زۆر ئاینیە پێت وایە کولفە و گوژمەی ئەم جۆرە دیکۆرانە هەرزاتر بێ لە دیکۆری ئاسایی بەڵێ بەتەشید ئەم دیکۆرێکی سەراحەت باوە بڵێم پارێکی زۆری تێ نەچووە ئێمە لە ڕاستەکەی لە وەزایکاین قەیرانێکی زۆرمانە بۆ نەمانتوانیوە پارێکی زۆر سەرفکەین بە پێچەوانەوە ئەگەر بتوانیا پارێکی باشتری لێ سەرفکە ڕەنگە شتێکی زۆر جوانتر بکرایە شەر نیە زانی چۆنە کاک مەحموود ئێمە تەجروبەمان هەیە ڕەنگە دیکۆرمان هەبێ 5 دەفتەری تێچوو بێ بەڵام بەقەدر ئەم دیکۆرە جوان و شایستە نییە خۆ با بڵێن سەرنجڕاکێش نییە کە پارێکی زۆر کەمیتە چوە بە نسبەت ئەو دیکۆرەوە لەبەرەوە بەڕاستی ینی بیرکردنەوە یاخود بیرۆکە یا با بڵێن ئەو دیزاینی کە مەسەلەن بۆن منە تۆی هێنی لەگەڵ دۆخەکای گونجێنی من وەختی خۆی و کاک نەهرۆ خادر سوپاسێکم کە دیزاینی ئەمەی کرد لێ پرسیمەتی بەرنامەکە چۆنە وتم لە 2 بەش پێکاتوە بەتەکید بەشێکیان پەیوەندی بە ئامۆژگاری و مامۆستانی ئاینیەوە هەیە بەشەکەی تری پەیوەندی بە مسابقاتی قورئانیەوە هەیە ڕێک هات ئەم دیزاینەی بۆیە ئەمە کرد کە هەستێکی کە لەگەڵ چۆنەڵی لەگەڵ ستایلی بەرنامەکە خۆ بڵێن لەگەڵ ناوڕۆشی بەرنامەکە زۆر گونجاوە لەبەرەوە بەڕاستی ینی هەموو جارێک ینی با بڵێن شرط نییە ئەگەر شتێک پارەی زۆر تێ نەچوو معناوایە باش نەبێ یا مەسەلەن بۆ من ئەگەر پارەی زۆر تێچوو ئەوەی بەتەکید زۆر باشەوەی تر کارێکی زۆر گرنگە بە پێچوانەوە ئێمە ئەگەر گرنگی بە دەستی خۆماڵی بین بە دەستی ناوخۆیی بین ناو بڵێ خەڵکی خۆمان بین بە تایبەتی الحەمدولله ئەمە خەڵکێکمان هەیە کە خەڵکی ملتەزیم و خەڵکی ئایندار و هەروەها خەڵکی خۆمانەیە و ئەو کەسانەش هەمیشە کەناڵەکان بەی خۆیان نەزانن بۆیە جارشکە باسی کاک نەهرۆکەم و سوپاسێکم بەشی ئەوەی تا هێشتەوە کە چۆنەڵی پشکی خۆشی تیا بێت بەتاکید کاک پەیوەند تەوان ئەم جۆرە بەرنامانە پێویستی بە ڕوویەکی تەکنیکی و فەنی زۆر قورسی هەیە بۆ نمونە ئامادەکردنی مایک ئامادەکردنی سەوت بۆ ئەوی سەوتێک تێکەڵ نەبێتەوە لەگەڵ سەوتێکی تر و گواستنەوەی ستۆدیۆ و پێشکەشکردنی بەرنمەیەک لە ئەسنای 5 دقیقە بۆ 6 دقیقەیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەمەش خۆی بۆ خۆی تۆزێک قورسە تا ئەندازەیەک کە میوان ئامادە ئەبێت و مایک بەستن و سەوت سوپاس بۆخوا تەمان فەزلیەکەمە گەڕێتەوە بۆی کە ئەمە بەرەکەت و فەڕی قورئانی پیرۆزە کە خەلەل دروست نەبووە چۆن توانیتانە تا ئەمڕۆ مەسەلەن کێشەیەک دروست نەبوو بێ لە سەوت کەسێک گلەی نەبوو بێ لە سەوت ولا ئامادەکردنی میوان ولا تەرتیباتی دیکۆرەکە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەم خۆی ڕاستەکەی کاک مەحموود بەرنامەکە با بڵێن بە تیمیشمان تیا کردووە ینی با بڵێن بەس بەڕێوەبەرایەتی بەرنامەکان بەم بەرنامەیە مەشغوڵ نین کاک حاجی فاروق کە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵە ینی لە سەرەتای پشتیوانیەکی گەورەی کرد وەگەر ئەو پشتیوانی نەکردا بە تەشید بە دڵنیاییەوە ئێمە نەمانەتوانی بەرنامەکە پێشکەشکەین دوو ڕاستەکەی ئەو برا تەکنیکیانی کە هەمانن ئەو برانێک کە زۆر جار بە ناوی کۆنتترۆڵەوە ناوە برێن ئەو برا تەکنیکیانە ئێمە 3 وەجبە لە تەکنیک کارمان هەیە ڕاستەکەی
تەجروبەیەکی باشیان هەیە ینی بۆ خۆی پەنجەمۆری خۆی هەیە بەتەشید لەبەرەوە بەڕاستی ئەوان ماهیرن لە چۆنەڵی لە بەڕێکردنی بەرنامە ڕاستەوخۆکانە من لە سەرەتا ترسام لەوەی کە بەڕاستی ینی ئێمە فێرنین خەڵکێکی زۆرە سامە سەیرەکە ئێمە نزیکی 5 کەس یا 6 کەس جاری وایە لە ستۆدیۆیەکەین یعنی ئەمە لێک کاتە دەنگیان بەڕێکردنیان و هەروەها چۆنەڵی تێکەڵ نەبوونی وەکو تۆ وتت کارێکی ئاسان نییە بەڵام ئەو برا بەڕێزانەمان وەکو وتمان تەکنیکارەکانمان تەکنیکارێکی زۆر شارەزا و باشن و بەڕوحێکی بەڕاستی زۆر گەورە و واروە هەستکردن بە پرسیارەتی ئەمیشیان کرد بنێ ڕۆژێکە لەو دەرهێنەرە بەڕێزانی کە چۆنەڵی ینی بەرنمەکانی بەشێک لە بەرنمەکان ئەو ئیشی تا کردووە وتی وڵای ئەم بەرنامەیە وەکو عیبادە سەیرەکەم ینی تۆ سەیری کە ئەم ڕوحیەتە بەتەئکید ینی ئیشەکە چۆنەڵی بە پێزەکە ئیشەکە گەورە پیشانەیە لەبەرەوە بەڕاستی کەناڵی ئاسمانی پەیام ئەلحەمدولیلا تێپەڕیوە لەوەی کە کۆمەڵی مشکلەی سادە ئەوانە ڕای بگرن لەوەی نێتوانێت ئیشی گەورە بکەوە بەتەئکید دیژە و خەڵکانی کە ئیشی تیاکەن ئیشی باوە بڵم هەم هاوڕێیانەمان لە ستافی بەڕێوەبردننی تۆڕ میدیای و ستافی کەناڵەکە و هەرو تەکنیکارەکانمان و هەروە ئەو کەسانی کە هەر لە شۆفێرەکەەوە کە برانی ئیدارە و برانی چۆنەڵی پەیوەندەکان ئەم ماوەیە هیلاک بوون و برانی بەڕێزم لە بەشی بەرنمەکان ینی بەڕاستی ینی هاوکارێکی جددیمان بوون و زائیدەنەوە برا تەکنیکیانش کە من جارێککە لێرە و سوپاسیانەکەم کە بەڕاستی ینی ئیشێکی زۆریان کرد بۆی ئەم بەرنامەیە سەر بکەوێت سەرکەوتنیە بەرنامەیە بەتەئکید بۆ هەمومانە الحەمدولیلا دەستان خۆش بێ من بۆ ئەوەی ئیسفادە لە کات بکەم ئەچمۆ لای کاک شێخ حوسێن باز لە چۆنێتی ئیعلانکردنی نەتیجەی قۆناغی سێم ئەەکەم چۆن ئیعلانی ئەم قۆناغە ئەکەن و تا ئێستا ئێوە هەڵسەنگاندن ئەنجام ئەدەن یاخود فعلەن کۆتایی پێ هاتووە و هەر سێ بەشداربووەکە یەکەم و دووەم و سێم دەرچوون یاخود ناوە ئەو مەراسیمە چۆن ئەکرێت بۆ ئەو بەڕێزانە بەڵێ طبعاً ئەو 6 خۆشەویستە کە سەرکەوتون ئێمە خەریکین کەوا جەمعی دەرەجاتیان بۆ بکەین کە گەیشتە ئاستیەوەی کە ئینشاء الله بەداد پەروەرانە گەیشتنەوە ئاستی کە جەمعی دەرەجات کرا ئەعلا دەرەجە لە تەجوید ولا وقف ابتداء ولا صوت ونغم كوي درجة كاني أعلى درجة يا كما بلي كمي بيا بخشريت وامش لك كي إعلانك ليه أو رجي إن شاء الله كاك بيوندو جنابي كاك حاجي وكنالي بيام آمادكاري أكن بو أويك لقاعك آهنجك الشايستة بله بم بيجبركن اجتماعية وبكريتو لو آهنجا كسایەتی و ئەشخاصێک کە متعلقن بە ئەهلی قورئان و کۆی خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی کە ئەتوان بێن ئەو ڕۆژە لە قاعەکە دانیشن لە هۆڵەکە دانیشن بۆ ئەوەی خەڵاتی یەکەم کەس کە پلەی یەکەمە هێنێ خەڵات بکرێەوە هەروەها دووەم و سێم و ئەوانی تریش ئینشاء الله ئینشاءالله بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دیارە ئەوەی کە کاک شێخ حوسێنی بەڕێز ئاماژەی بەوە کرد کە ئاهەنگی دیاریکردنی براوەی یەکەم و دووەم و سێم لە هۆڵێکی گەورە و گشتیە ئەبێت و ئێوەی بینەر و ئێوەی خۆشەویستیش و جەماوەری خۆشەویستی قورئانی پیرۆز و بینەری تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام وەم پێشبڕکێیە ئەتوانن تێیدا بەشدار بن و هەمومان لەوێ ئامادە ئەبین ئینشاء الله طبعاً ئەمەش خۆی بۆ خۆی دەکەوێتە دوای جەژنی پیرۆزی ڕەمەزان و دیارە کاک پەیوەند حتمما معلوماتی هەیە کە چۆن چۆنی بەڕێوە ئەچێت و ئالیەتی بەڕێوەچوونی ئاهەنگەکەی لەلایە بەڵام بۆ ئەوەی باشتر و تاوتوێکی ورتر بکەن لەگەڵ لیژنەی بەڕێز و بە نەتیجەیەکی گونجاوتر بێنە دەرەوە لی لە ڕێی کەناڵی ئاسمانی پەیامەوە و لە ڕێی شاشە پیرۆزەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەوە ئیعلان ئەکرێ و دیاری ئەکرێت کە لە چ کاتێکە ئەو ئاهەنگە ئەکرێت و بەشداروی یەکەم و دووەم و سێمیش خەڵات ئەکرێ بەڵام جۆری خەڵاتەکە و نەوعیەتی ئەو خەڵاتی کە بە یەکەم و دووەم و سێم ئەبەخشرێت تا ئەم لەحزەیە دیار نییە بەڵکو ئومێد دەکەین کە ئاواتەخوازین هەر خێرخوازێک هەر خێرویستێک هەر کەسێک حەزی لێیە بایەخ بە قورئانی پیرۆز بدرێت و بەردەوامی بە ئەم جۆرە بەرنامە و پێشبڕکیانە بدرێت ئەتوانێت لە ڕێی خۆیەوە خی گەورە چاکەکاران ون ناکات بێتە پێشەوە و بتوانێت ئەویش
دیارەک کە چەند بچووک بێت بەڵام بۆ بەشداربووەکە زۆر گەورەیە کە وا ئەکا لە داهاتوودا خەڵکێکی زۆر ئیحتیمام بە قورئان و بەم زۆرە پێشبڕچیانە بدەن کەواتە ئێمە ئینشاءالله لە دوای ڕەمەزان و لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ئاهەنگێکی گەورەدا و بە ئامادەبوونی میوانێکی زۆر ئینشاءالله لە شارە خۆشەویستەکانی کوردستانەوە دەتوانن بەشداری بکەن. من 5 خولەکم ماوە وەکو برایانی کۆنتترۆل ئاماژاکەن بە خولەکێک لە کاکپەیوەندەوە دەست پێکەم خولەکێک بۆ 2 خولەک بۆ جەنابی شتقەی ناکە کاکپەیوەند حەزەکەم دواوتەی جەنابەت بزانم. وەڵام من ببوورە ویستم مەر لە سەرەتا سوپاسی ئەم لێژنە بەڕێز بکەم بەڕێز دکتۆر محمود عەبدوڵڵا و بەڕێز کاک شیخ حسین و بەڕێز دکتۆر ئیسماعیل کە بەڕاستی ئەوان زیاتر لە ئێمە ماندوو بوون ڕاستە ئێمە ئەرچی خۆمان جێبەجێ کردووە من هەرچەندە ماندوو بووم ئەرچی خۆم بوو بەڵام ئەم بەڕێزانە خۆبەخشانە بەڕاستی ینی کارێکیان کردووە بە ئەوەنە چۆنەڵێ حەکیم و لێزان و وارووا وردەکار و تەنانەت مەسەلەن بۆ نمونە لە کاتی خۆیان مەسەلەن ئابادە بوون بەڕاستی زۆر جێگای سوپاسن و من سوپاسی خۆیاکەم کە ئەم بەرنامەیە بوو بە هۆکاریەوەی کە جەنابیان پێشتر لەگەڵ کاک حسینە ئەندازەیەک ناسیاویمانەوە بەڵام بۆ بەڕێز دکتۆر محمود و دکتۆر ئیسماعیل زۆر خۆشحاڵ بووم کە لەو ڕێگاوە ئەو بەڕێزانەم ناسی کە ئەهلی بەڕاستی ئەهلی عیلم و هەروەها شایستن بەوەی کە لە داهاتووە پشتیان پێ بەسرێەوە من باوەڕم وایە کە تەحکیمی ئەوان ینی لە ئاسی نێودەوڵەتیایە باوەڕم وانە کە ینی باوا بڵێم هیچ نەکەم و کوڕینە کەمتر بێ لەوە بۆیە هیوادارم ئێمە شانسی ئەومان هەبێ ئینشاءالله لا داهاتوە زۆرتر گرنگی بەم بوارە بدەین و هەروەها ئەوانش چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان لەگەڵمان بن هەمومان پێکەوە بتوانین لە داهاتوە ئینشاءالله شتێ بکەین کە شایستە بە قورئان و قورئان خوێنانی هەرێمی کوردستان بێەوە ببوورە من ویستم ئەوەش بڵێم ینی من زۆر لەگەڵەوەیام کە گرنگی بە قورئان خوێنی خۆمان بدەین ینی ڕەنگە ئێستاگە شانس بدەین بە قورئان باوا بڵێن بە پێشبڕکێکی نێودەوڵەتی کە ڕەنگە ئێمە بۆمان بکرێ ڕاستێکی ینی لەم سوودیا ڕەنگە زۆر قورس نەبێکردنی بەڵام من پێم باشە ینی بیر لەوە بکەینەوە کە قورئان خوێنە لاوەکانی خۆمان ڕاستی زۆر ئیتیمام بدەین بەوەی کە ئەمە بە جۆرە لە جۆرەکان هاندان بێن بەوەی زیاتر گرنگی بەخۆیان بدەن و هەروەها چۆنەڵی بچنە لای مامۆستای شارەزا و بچنە دەوراتی چۆنەڵی پسپۆڕیک لەوەی کە ئینشاءالله بە شێوەیەک بن کە هەمویان ببن بە قورئان خوێنی نێودەوڵەتی و بۆ ئێمە قورسیش نییە ڕاستەکەی ینی من دەتوانم وعدێەوە بدەم قورئان خوێنە باشەکانمان ئەوانەی کە ئەم لیژنەیە هەڵانە سەنجێنێ بەوەی کە بەشدار بن لە قورئان خوێندنی نێودەوڵەتی ڕەنگە بۆ ئێمە قورس نەبێ بتوانین ئەوەشیان بۆ بکەین ئینشاءالله لە داهاتوو دەستان خۆش بێ کاک دکتۆر گیان بە کورتی دکتۆر محمود گیان وڵا پێشکی سوپاسی خواکەم و دەستخۆشی و سوپاسمان بۆ کاکپەیوەند هەیە بەڕاستی کاکپەیوەند ئەتوانین بڵێ سەربازی نەناسراوی ئەم کارە بووە زۆر ماندوو بۆ لەگەڵم بەرنامەیەوە ئەمە ئاماژە بۆ شکەم ینی ئێمە وەکو مسلمان نەزانین ئیشی مرۆڤ قابلی نەقسە بەڵام ئێمە هەموو توانامان خسۆتە گەڕ و ئەوەی لە توانامانە بۆ داوامان لەخواەوە بۆ خوای گەورەی یارمەتیمان بدا ئەم کارە بە شێوازێ بکەین کە خۆی لێمان نەڕەنجێ ینی خۆ دەزانی ینی دایمەن تەقیم هەڵسەنگاندنی خەڵک ناتوانانی 100% بێ ئێمە ئەوەی کە توانیمانە هەڵمان داوە لە سایەنەوە دوونەوەت بێ ینی ئەوەی کە لە توانای ئێمەدایە بەڵام ئەگەر نەقسە بێ داواکارم لە خوای گەورە پێش هەموو شتێک لێمان خۆش بێ و ئەبێ بژدانەوە گوتمان ئیشی مرۆڤ هەرەوەندەیە بەڵام هەوڵمان داوە دڵی خۆمان ئاسوودە بکەین لەوەیە کە ئەو کاری کە کردومانە لای خوای گەورە ڕووزەر نەبین ینی دایمەن پێغەمبەری خوا سەڵ ئەو دوعایە کە شتێک لە توانای خۆمان نییە خوای گەل ینی تەکلیفان لێمەکە لە شتێک لە توانای لا تحملنا ما لا طاقة لنا به هەرەوەندەمان لە توانای خوای گەورە یارمەتیمان بدات بەڵێ وڵا قسەکانی کاکتۆر مەحموودە ئێمە بۆم قۆناغی کۆتاییە بۆی هەڵسەنگاندنێکی تەواو و ڕێک و پێک و تا بکرێت بێ هەڵە و بێکەم و کورتی بێ بەڕاستی ڤیددیۆی ئەو 6 بەشداربووەمان وەرگرتۆتەوە بۆ بە تایبەتی لە ماڵەوە دانیشتن و گوێی لێگرینەوە ڕەن بێ ئەوەی کە لە ستودیۆیەکی وا دابنین لە ساعە 95 96 ئێمەمانە بکەین بە لە ساعە 99 بە لە 100 حد الإمكان بکرێ جۆری هەڵەکان بۆ شێوازی نمرەکان بە پێی جۆری هەڵەکان وەزائیدن هیچ هەڵەیەک هیچ شتێک بەسەر ئێمەدا نەڕوە تاوەک بتوانین حد الإمكان ئەوەی کە لە تواناماندایە و بە پێی توانای خۆمان یعنی دادپەروەر بین لە پێدانی نمرەکانە و نمرەی من کەشف نابێ بۆ کاک حسینی کاکش بە هەمان شێوەی کاکتۆر مەحمودیش بە هەمان شێوە بۆ کەسمان کەشف نابێ دوجار کە نمرەمان دانا و
کۆتایی پێهات وە قابلی پێداچوونەوە نەبێت ئەو کاتەی نمرەکان کۆکەنەوەی هەر کەسێک یەکەم بوو پێترەوە پیرۆزی بێ و بەڕاستی نابێ ئەوانەیەتیش گلەی بکەن ئێمە وەکو خۆمان بەرژەوەندیمان لە هیچ کەسێکان نییە مەسلحەتمان لەوانە حەسکەی کیەکەم بکوێیەکەم نەبێ هەمیان برا و عزیز و خۆشەویستی ئێمن پێمان خۆشەی هەر هەمویان یەکەم بن بەڵام طبیعەتی مسابقەوە دوجار ئەبێت تۆ یەکەم و دووەم و سێم جیا بکەیتەوە زۆر باشە کاک شێرجان دەماوە یەک خولەکە چونکە کاتمانەوە زۆر بەدای لێبتنەوە وەڵاهی من دەستخۆشیم هەیە بۆ کەناڵی پەیام و بۆ جەنابی کاک پەیوەند کە پەیوەندی بە منەوە کرد بۆی ئەم کارە الحەمدولیلاوە لەسەر خێر و بەرەکەت ئینشاءڵڵا کۆتایی نییە شتی باشتر ئەنجام ئەدرێ و سوپاسی ئەو برایانەکەم لە پشت ئەو کامێرەوە ئەوانەی کە لە ژووری کۆنتترۆڵ و هەموو ئەوانەی کە بەکەم تا زۆر هاوکاری ئەم کارە بوون و ئەم پێشبڕکێ بوون کار ئاسانیان بۆ کردوون و لە سەروی هەمویانەوە سوپاسی جەنابی کاک حاجی فاروقەکەین کە بەدڵێکی فراوانەوە و زۆر بەخۆشحاڵیەوە ئەم فکرەی تەقبول کردو و پاڵپشتێکی باشمان بوو بۆ بەرنامەکە خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءڵڵا ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە هاتینە خزمەت ئەم خۆشەویست و ئەم دۆستانە و گوێبیستی ئەم قورئان دۆستانە بووین و دوعای خێر ئەەکەم ئینشاءڵڵا خوای گەورە هەموو لایەک مۆفەقکا و عیبادەت و تاعەتی هەموو لایەک قبوڵ کات دەست خۆش بینەرانی بەڕێز و خۆشەویست چەندە ماڵ ئاوایکردنی مانگی ڕەمەزان لە لامان قورسە دوو هێندە ماڵ ئاوایی لە پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە لامان قورسە من وەکو خۆم داوا ئەەکەم لە تۆڕی میدیایی کۆمەڵ و جەنابی کاک حاجی فاروق و ئەو ستافە خۆشەویستەی ئەم بەرنامەیە بەردەوام بین تکا ئەەکەم بەردەوام بین لە وەرزەکانی داهاتوودا ئینشاءڵڵا چونکە واقعان ئەم بەرنامەیە زۆر خێر و بەرەکەت و جۆرێک لە ینی بەرزی لە معنەویەتی پێشکەش کردین و جۆرێک لە حاڵەتێکی پێشکەش کردین و حاڵەتێکی پێبەخشین کە هەموو کەسێکمان لێوە سوودمەند بووین و توانیومانە الحەمدولیلا بە فەزلی قورئانی پیرۆزەوە ئەم بەرنامەیە بە جوانترین شێوە بەڕێوە ببین. ئازیزان و خۆشەویستان سوپاسی یەک بەیەکی ئەو ستافە خۆشەویستە ئەەکەم کە لە پشتی کامێرە و لە دەرەوەی بەرنامە هاوکارمان بوون ئەو بەڕێزانی کە لە بەشی دیکۆری پێشبڕکێکە توانیویانە ماندونە ناسانە ڕۆژانە تازەگەری لە نێو ستۆدیۆ و پاکوخایانی ستۆدیۆکە ڕابگرن هەروەها ستافی کۆنتترۆلی خۆشەویست و هەر سێ ستافە خۆشەویستەکەی کۆنتترۆل کە بەوەجبە لەگەڵمان بوون و ئێمە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم بەرنامەیەمان پێشکەش کردوون یەک داوامان هەیە لە ئێوە و ئەمە داوای لیژنەی بەڕێزیشە کە دوعای خێرمان بۆ بکەن و بتوانین لە وەرزەکانی داهاتوودا بە هەمان نەفەس و بە هەمان توانا و تااقەت ئینشاءڵڵا بەردەوام بین. خوای گەورە پاداشتی خێری ئێوەش بداتەوە کە بینەرمان بوون. خوای گەورە پاداشتی خێری هەموو ئەو بەشداربووانە بداتەوە کە لە نێو ستۆدیۆ و لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە بەشداریان کرد و سوپاسی کاک پەیوەند دەکەم دووبارە سوپاسی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام ئەەکەم سوپاسی ئارایشگاش بکە لە سوپاسی ئارایشگاشەکەین کە بەڕاستی ئەوانیش ماندونە ناسانە چ بۆ میوانەکان چ بۆ لیژنەی بەڕێز و بۆ خۆشمان ئەوانیش توانیان بە شێوازێکی زۆر جوان و گونجاو ئێمە دەرخەن لەسەر شاشەکانەوە و نازانم من کەسم ئەگەر بیر چوو بێت داوای لێبوردنی لێ ئەەکەم سوپاسی پاسەوانی بەردەرگای کەناڵی ئاسمانی پەیامەکەم تا ئەگاتە بەڕێوبەر و تا ئیدارە و تا پرزگە و هەموو ئەو خۆشەویستانە و سوپاسی لیژنەشەکەمەوە دووبارە بەخێربێنەوە خوای گەورە پاداشتان بداتەوە ئەمڕۆ ئاخیر ڕۆژەکە لەگەڵتانە ئەبین زۆر بەداخەوە دوعای خێرمان بۆ بکەن بەڵکو ئینشاءڵڵا لە وەرزەکانی داهاتووش بە هەمان نەفەس و تواناوە بەردەوام بین و لە ئاهەنگی خەڵاتکردنی بەشداربووی یەکەم و دووەم و سێم پێتان ئەگەینەوە ئینشاءڵڵا لە خزمەتتانە ئەبین. ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت و ماڵ ئاوا ڕەمەزان ماڵ ئاوا پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئان.